بسم الله الرحمن الرحیم. لا درێژەی کار و چالاکیەکانی گروپی ڕۆشنایی نابینایان لە ڕێکخراوی ڕۆشنایی هەڵدەستێ بە ئەنجامدانی سێمین پانێڵی تایبەت بە برایلی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم پانێڵە بە مەبەستی یەخستن و دروستکردنی ڕێنووسێکی هاوبەش لە نێوان کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵاتە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر نەسڕوڵڵا ئیبراهیمی لە سنە و مامۆستا عەزیزی خانە لە بۆکان و مامۆستا حەسەنی فەیزبەخشی لە سەقز و مامۆستا هۆشەنجی شەریعەتی لە سنە. دوای گفتوگۆکردنی باسەکە ڕێگە دەدرێ بە هەریەک لە بەڕێزان سەبا خۆرەندی، خالید یێرانی لە مەریوان و مەهدی لە بانە و زانیاری نەقشبەندی لە سنە کە قسەی خۆیان و هەڵسەنگاندن بۆ گفتوگۆیەکە بکەن. دواتر ڕێگا بە ئامادەبوانی باشووریش دەدرێ کە بەشداری لە پانێڵەکە بکەن بە هیوای دروستکردنی ڕێنووسێکی هاوبەش لە نێوان ڕۆژهەڵات و باشوور، تۆڕی ڕاگەیاندنی ڕۆشنایی نابینایان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. وشوستان وعزاني من الله شوينا كانت بيتان دلم. السلام عليكم ورحمة الله وبركاته. وشحال مصباح سقابر قردكم كوا تمانو دفات ويستواني بيدام كان لخزمة دي كبيا كتان دابم براسي الزور خوش حال وما شان زيبك دتواني برم لا شويتي ميجوي بو يك لباب تقرن كاني نابينان كالرمز بو جان نابينا إجبرايلا ياخذ لا سيمين بانيل التايبت ببرايل لخزمة کۆمەڵێک میوان و کۆمەڵک دۆستی خۆشەویستدام کە لە هەردوو کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵات ئامادەیان هەیە لەو میتینگە. خۆشحاڵم بەڕێزانم دەمەوێت پێشەوەی دەست بە باس بابەتەکان بکەم یە خەڵ لێرە دووپاتکەمە و ڕوونی بکەمەوەش ئەوەیە کە ئەو پانێڵانە ئەنجام دەدرێ ئەوانە هەدەفەکە نییە، ئەو ئامانجەکە نییە، بەڵکو ئەمە تەنها وەسیلەیەک و تەنها ئامرازێکە بۆی کە هەدەفەکان من پێشین بۆی کە ئامانجەکانەوە بەدەست بینین. جا هیوادارین بتوانین ئەم پانێڵانە بێتە دەواازەیەکی باش بۆ کاری باشتر بۆ هەوڵ و چالاکی باشتر و هیواداری خوازاریشن ئەمە دوایین پانێڵ بی دوای ئەم پانێڵە دەست بکرێ بە ئیشکردن و بەکردداری بە فعلی ئەو قسانێکە لە پێشتر کرایە ئیش لەسەر بکرێ. طبعاً بەڕێزانم ئەم شەو باس لە برایلی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین. ستایلی پانێڵەکەی ئەمڕۆم جیاوازە لە ئەوانە پێشوم. چوار میوانی بەڕێز لە سەرەتا لە گفتوگویان لەگەڵ دەکەین، چواریان پێنج میوانەکەی تریش لە کۆتاییدا قسەی خۆیان دەکەن و ئەگەر تێبینی چەند لەسەر قسەی بەڕێزانی پێشوو هەبی قسەکانیان دەکەن و ئاراستیان دەکەن و هیوادارش نۆک لە ڕکلامەکەی باسکرا ئەو پانێڵا ببێتەوەی ئەوەی کەوا هەممان قەنەعەتێکمان لۆ دروست بکەوە پێویستمان بۆی هەیە کە ڕێنووسێکی هاوبەش یان یەخستن لە ڕێنووسێک هەبی لۆیکەوە کوردێک ئەگەر لە ڕۆژهەڵات بێ یان کوردێک ئەگەر لە باشوور بێ بتوانین بێک ڕێنووس بخوێنێتەوە بنووسێ. هەڵبەتە ئەم پانێڵە دەرهاوێشتە دەر ئەنجامی پرسیارە چی پانێڵی پێشوو کە کردمان لەو میوانە بەڕێزانی کە ئامادە بوون ئەویەوە بووکە ئایا تا چەند لاتان گرنگە کە ڕێنووسێکی هاوبەش هەبی لە نێوان کوردستانی باشوور کوردستان ڕۆژهەڵات. سوپاس بخوا کە میوانەکان زۆر بە خۆشحاڵیەوە باسییان لە گرنگی ئەو پرسە کرد کە پێویستە ڕێنووسێکی هاوبەش هەبی لە نێوان ئەو دوو پارتیە کوردستان، چونکە لە ڕووی زمان و لە ڕووی شێوەزارەوە لێک نزیکن و وەکو یەکە دەتوانم بڵێم هەروەها لە ڕووی ڕەسمی نووسین یان وێنەی نووسینیش هەر لێکەوە نزیکن چونکە لەسەر وێنەی عەرەبیە. بەرحاڵ هیوادارم ئامانجەکانم پێشین لەوەی کەوە لە پێناوی ئەو پانێڵ و ئەو میتینگانە سازەکەین. بەشویستانم باس و بابەتی برایلی کوردی لە ڕۆژهەڵات دەخێنە ژێرباس و گەنگەشەی دەکەین و تاوتوی دەکەن لەگەڵ هەڵێک لە میوانە بەڕێزەکانم مامۆستا عەزیز لە بۆکان، هەروەها مامۆستا هۆشەنگ شەریعەتی لە سنە، هەروەها دکتۆر نەسڕوڵڵا ئەمیش هەر لە سنە، هەروەها بەڕێز مامۆستا حەسەن لە سەقز و دواتریش ئەوانە کە قسەکانیان وەردەگرین کاک سەباح لە مەریوان و هەروەها مامۆستا خالید لە مەریوان و کاک زانیاریشمان داوت کرد بەڵام ئەو تا سنە هاتن ناو گروپەکە بە هیوان کە بێ بەڵام خۆزگا گەر کاکۆگر بتوانین لە کۆتای قسەکەمان لۆ بکە لە بریوی، هەروەها کاک مەهدی لە بانە، دکتۆر ناسریش ئەویش هەر لە سەقزە. هیوادارم ئەم شەو پانێڵەشی باش بەڕێوە بچی و ببێتە شەوێکی مێژووی هەرچۆن هەر وەک چۆن بێتە شەوێکی گرنگ و شەوێکی مێژوویکەوە لە پانێڵێکی کراوە کۆمەڵێک میوانی ڕۆژهەڵات و کۆمەڵێک میوانی باشوور
بێکەوە دەنجیان نەگاتەیەک و ڕاستی قوقسە لە گەکەکەن بەڕزانم ئاستەرەتا دەسمە لای مامۆستا عەزیز لە بۆکان. مامۆستا عەزیز ئێمە ئەوەندەی کە چێکمان کردبوو و سەیرمان کردبوو لە پێشترە مەحاولات هەبووە لە بۆ برایلی کوردی، بەڵام ئەوەی کە لەناو میتیکەدا دەتوان بڵم لە پێشینەتربی بزانم چەند ساڵێک لە موبەر بەڕێستان چەند هەوڵێکتاندا چەند مەحاولاتێکتان کرد لە بۆ دروستکردنی برایلی کوردی. لەمانەوە لە زاری خۆتەوە ببیستین ئەو هەوڵانە چۆن بوون، هۆکارەکەی چی بوو و بە چێژ گەیشت. سەرەتا دەستخۆشی لە جەناب دەکەم مامۆستا هاوکار و بەڕێوەبەرانی ئەم گرۆپە. دیارە ئەرکێکی زۆری هەیە و دیارە زۆر ماندوونەبینی پێوەیە، سپاسان دەکەین. پێش ئەوەی کە قسەکانم دەست پێ بکەم باز لە ڕێپێوانێکی ساڵی 1920 دەکەم لە کە نابینەکانی وڵاتی بریتانیا پێکەوە بڕیاریاندانا ڕێپێوانێکی چەند سەد کیلومتری بکەن بۆ شاری لەندەن بە شعارێکی ئەوەی کە ئێمە بەرابەریمان دەوێت نەک فەرمان پێکەن. وەختایەکی کە نابیناکان لە تەواوی شارەکانەوە بە ڕێپێوانی بە پیادە هەستان چوونە لەندەن، بە سەدان هەزار نەفەر لە شاری لەندەن چاوساغەکان کۆبوونەوە و هەر ئەوەش بوو بە یەکدانە خشتی یەکەم بۆ نابیناکان وردەوردە لە وڵاتەکانی دیکە. دەمەوێت بڵێم جاروبار بەعزە حرەکەتێک، بەعزە میتینگێ، بەعزە کارێک هاتوودا کەسێک لەژێر سێبەری ئەم میتینگە بحەسێنەوە. ئەم میتینگەی کە جەناب بۆ لەگەڵ هاوکارانت پێکت هێناوە لە باشوور، بێگومان منداڵانی نابینا لە داهاتوودا لە یەکدانە ڕێنووسی بریل بە زمانی دایکی خۆیان قەتعەن بەهرەمەند دەبن و دیارە ژیانێکی باشتر بەڕێوە دەبن. دەستان خۆش بێخوا. بۆ پرسیاری جەنابەت مامۆستا هاوکاری بەڕێز، ئەمن لە ڕاستیدا مامۆستای نابیستانم لە زانکۆی تاران، بەشی پەروەردەی نابیستانم خوێندووە، بەڵام بەهۆی ئەوەی کە لە قوتابخانە لە وڵاتی ئێران جاروبار دەبینی تعدادی منداڵانی نابیست و نابینا یا چزانم ئۆتیزم کەمە هەمویان لێکدانە قوتابخانەدا کۆ دەکەن. بەتە منیش لە قوتابخانەی خۆمان تازەکە لە زانکۆتەوە بووم، منداڵی نابینامان هەبوو. هەر لەوە من پێم خۆش بوو فێری بریل بووم و سەرەتا فێری بریلی فارسی بووم، جا دوایە فێری بریلی ئینگلیزی و ئالمانی شەر بووم. من مامۆستا تقریبەن 3 جڵد کتێبی بە بریلی ئینگلیسی، 3 جڵد کتێب بە بریلی ئالمانی و مابەقی من 73 دانە جڵدم کتێب بە لەوح و قەڵەم نووسی، فقط لە چیرۆک و ڕۆمان وەکو هاکل بەرەفین، وەکو سەندباد، وەکو سوزانم، زۆرێک لە ڕۆمانە فارسیەکان، زۆرێک لە دۆستان لێرە دیویانەوە ئەوانم کە بە لەوح و قەڵەم نووسی. پێم خۆش بوو لەسەر بریلی کوردی کار بکەم. هەستام چەند شار لە کوردستانە گەڕام، هیچ مۆدەست نەکەوت بە واقعیت کە بڵێن ئەمە ڕێنووسێکی بریلی کوردیە و بتوانین ئێمە ئیسفا کەڵکی لێ وەرگین. بە واقعیت ئەو سەردەمەش ئینتەرنێت و ئەوانە بەو سوورەتە نەبوو کە هەر کەسە لە تەریق مۆبایلی خۆیەوە گوشەکەی خۆیەوە بتوانێت ئینتەرنێتەوانە وەرگێتوانە. بۆ نمونە من وە دوای برێلی عەبری کەوتم، کە بۆ دوای برێلی عەبری کەوتم ئەو سەردەمە هەستام چوومە شاری شیراز، یعنی تقریبەن نزیک 1500 کیلومتر دوور لە بۆکان. لەوێ کوتیان لێرە کەس نیەتی بۆهۆی هەندێک کێشەی سیاسی نێوان ئێران و لەگەڵ سوزانم وڵاتانێکی کە زمانی عەبری بەکاربێنن بەتایبەت ئیسرائیل. لەوێ نەفرێک پێوتم من هاودەورەیەکی پێش ڕاپەڕینی ساڵی 57 لە ئێران خەڵکی دامەغانە لە سمنان بچۆ بۆ ئەوێ پێم وابێ ئەو هەیبێ. منزورمەوەیە کە باوزە سەردەما ینی پێش ساڵی 2010 ئەوانە بۆ سوورەتی ئینتەرنێت لە وڵاتی ئێمە کە نەبوو. ئەمن چەندین شار چووم وەکو بانا، وەکو چوزانم سەخەز، وەکو مەریوان کە دۆستانی خۆم لێوە بوون، سنەکە هاوکارەکانی خۆم هەر لێوە بوون، نەمدیتەوە. دانیشتم بۆ خۆم ڕێنووسێکی بریلم دانا، هێنام لە وەرگیرە لە زمانی ئینگلیسیەوە من بە واقعیت، بەڵام پیتە بزوێنەرەکانم لە
زمانی عەرەبیەوە وەرگرتەوە هێنامەوەم دانا شێوەزاری نووسینەکەی لە نێو چوزانم کتێبەکاندا دەبێت چۆن بێ بۆ نمونە مەسەلەن ئەگەر مەسەلەن ئێمە دوودانە پیتی بە جۆرێک لەگەڵ یەکتری بێن دەبێت چۆنیان بنووسین وەکو ئازاد وەکو چوزانم قورئان دەبێوانە چۆن بنووسین هێنام قاعدە و قانونم بۆ داناوانە سێ دانە جڵکدێبی چیرۆکشم بۆ منداڵان لەسەر ئەم برەیلە ڕێنووسەی کە بۆ خۆم دام نابوو لەسەر ئەوە نووسیمە من لەو کاتەوەیدی من کاری نابیناکان بەڵام من یەک مەوزوع هەیە مامۆستا من ئەم برەیلەی کە من بۆ خۆم دام ڕشت بوو فێری هیچێک لە خوێندکارە نابیناکانم نەکرد ئەمەش هۆکاری هەیەەوە لە درێژە قسەکانماندا پێی دەگەین کە بۆچی کارم مام سعدی جانەگرافم کە ئەوە چەند ساڵ لەمەوبەر ئەو محاولە ئەوە ساڵی 2013 بوو مامۆستا من بەڵام کارەکەم پێشکەشی هەندێک لە دۆستان کرد هەر لە ئێران کە بۆ خۆیان پێیان سەڵابی باسی دەکەن یا چوزانم ئەو پێشکەشکردنا بە مەبەستی نیشاندان بوو یا بەبەستیەوەی کە ئیتیزاهش ڕسمی وگری نا بە مەبەستی ئەوە بوو مامۆستا کە ئەوان وەختە تەلەفۆنیان بۆ من کرد بە مەبەستی ئەوە بوو کە ئێمە دانیشین لەو شارەوە دانیشین لەسەر ڕێنووسێکی برەیلی کوردی ئێمە کار بکەین بەڵام بەداخەوە من نەکارەکەی خۆم دیتەوە نا کارێکی کە ئەوان کوتیان ئێمە کارمان هەیە و کارمان کردووە ئێمەش کارەکانمان دێنین پێکەوە یەکلایانی دەکەین ئەمە کارەکانی هیچیانم نەدی بە واقعیەت مامۆستا عەزیز وەکو بەرپرسەکی پەیمانگەی نابینانیان پەیمانگەیەکەم ئەندامان ئەو نووسینەی کە دادڕشت پێشکەشی دەوڵەتیان پێشکەشی دەسەڵاتیان پێشکەش حکوومەتت کرد کە بێتە فەرمی بەڵێ لێرە من ئەو دەم ساڵی 2013 من هەستام سەردانی تارانم کرد لە ئێران لەگەڵ کۆنواسیۆنی پاریس کە سەر بە ئیبداعات و اختراعاتە هاوکارە یعنی تاهۆدی داوە کە بڵێ ئەگەر لە وڵاتی من یەکدانە نەفەر بێوێت شتێک ئیبداعکە اختراعکە بۆ نمونەی یەکەم بار بێنێ تەحویلی ئێمەیدا ئێمە بعنوانی ئیبداع و اختراعێک ئەم شتە لە نەزەر دەگرین بەڵام ئەمن لەنێو ئەم بنکەیە سەر بە وەزارەتی خۆی وەزارەتنا بەسەر بە خۆی قەزاییەیە خۆی قەزاییە بەشەکانی داڕێژراوە ینی بەشی مالکیەتی فکری و معنەوی ینی زۆر شت هەیە کە وەسیلە نییە ئامرازێک نییە شێوەزارێک فکرکردنەوەیە شێوەزارێکی نووسینە لەم بابەتی مالکیەتی معنەویەدا لە خۆی قەزاییە ینی دادگوستەری دەگونجێت و توانی لەوێ شتەکانی خۆت لەوێ بڵێ من فکرێکی ئەوان بووە و دام ڕشتوتە سەر کاغەز ئەم کارەی من ئەمەیە هۆ بۆ یەکەم باریشە دەیکەم و سەبتیکەن لەو ساڵانەدا لە وڵاتی ئێران لەو ساڵانەدا لە ئێراندا مەسئلەیە کاتە پێشەوە پارلمانی ئێران زۆر سوزانم مداخلەی تێداکرا لەسەر ئەو شتە لەگەڵ فەرهەنگستانی زمان و ئەدەبی فارسی بنکەیەکە بۆ داڕشتنی سوزانم فەرهەنگ و زمانی فارسی لە ئێراندا کە خوێندن بە زمانی دایکی ئایا ببێ یا نەبێ لێرەدا پارلمانتارە کوردەکان هێزیان بە فەرهەنگستانی زمان و ئەدەبی فارسی نەشکا بە واقعیەت و دەرنەتیجە ئەم تەرحە لە نێو پارلماندا شکستی خوارد و دەرنەتیجە شتێک بە نێوی خوێندن بە زمانی دایکی منتەفی کرا لە ئێراندا و ئەم بابەتی من کە من تقریبان 8 مانگ 9 مانگ ئەمن هاتووی تارانم کرد و لە ڕێگای ئینتەرنێتەوە من شتەکانم هەمووی تەحویلدان کولی مدارە کوشتەکەم ماوە ئەوراقەکەم هەمووی ماوە من کە هەر جارێک کە دەمناردەوە ئیرادێکیان لێ دەکرد ئیرادەکەش بە واقعیەت وانە بوو کە بڵێ ئەوە جێگای ئیراد بێ بەڵامی دی لەسەر ئەو بڕیارەی کە فەرهەنگستانی زمان و ئەدەبی فارسی کتوبی خوێندن بە زمانی دایکی نابێ ببێ ئەم شتا هەڵوەشاو و سەبتیان نەکرد بە واقعیەت حاڵە جەریانەکە بۆ سوورەت لە ئێستادا خوێندن بە زمانی زگماشی زمانی دایک لە ئێران بڕیار لەسەر درایە یان ناکری ناکرێ شتا لە نێو قوتابخانەکاندا ئەو شتە ناکرێ یانە تۆ
بتەوێت لە پۆلی یەکەم ینی دەورەی ئیبتدایی ناوەندی و دواناوەندی بتوێت بە زمانی دایکی دەرس بخوێنی بەڵێ لە زانکۆ هەیە ئەویش لە هەتاوەکوونێ مەختای لیسانس لە زانکۆی سنا هەیە ئەم شتە دەناوەی کە بتەوێت تۆ لە نێو قوتابخانەکاندا ئەم مەسئلەیە وجودی هەبێت نییە کێشەی برەی لە ئێراندا کە بۆچی لاوازە بە واقعیەت یەکێک لە هۆکارەکانی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە لێرە خوێندن بە زمانی دایکی وجودی نییە بۆیە لە ئێراندا ئەم شتە نەبووە یا کەمە یا من نابێ وە دەری خەم کارەکانم دەست خۆش بی دەکەم دەچین لای مامۆستا هۆشەنگی شریعەتی مامۆستا هۆشەنگیان ئەگەر گوێ لەم بی مدت پێشویستە لە ڕاگەیاندنەکانی ئێران لە میدیاکانی ئێران باسی شتێک کرا کە برایلی کوردی یان برایلی شتازە دانراوە ئابزانم ئەوەی کە لیقای لەگەر کراوە تەبێژەکە بەڕێستان بوون ئەو محاولاتە چەند مانگێک دەبیان ئەو پەڕی ساڵێک دەبی ئەو محاولاتە یان ئەو هەوڵە چۆن بوو چی بوو دەستپێکەی چۆن بوو منیش لە سەرتاوە دەستخۆشیەکەم لە تواو بەرەوبەرانی ئەم پانێڵە ئەدمینەکان و تواو کەسانێک کە زەحمەتی زۆریان کێشاوە ئاواتمەوەیە کە بێتە خێر و بەرەکەت بۆ گلایک بۆ بەتایبەت نابینایان لە تواوی چوار پارچە و تواوی دنیا و عەرزت کەم دەستخۆشیەکەم لە کاک عەزیزی خانە لە بووکانەوە دەستی خۆش بێ زۆر زەحمەتی کێشاوە من ئستا کە ئەبیسم واقعاً جێگەی ڕێزی هەیە ئەم بەرادەرە پێشتریش من لە خزمەتیە تەلەفۆنی بووگەم کاک عەزیز ڕاستە فەرموویت ئێمە بووین کە جنا بۆ زەحمەت و کێشا زەحمەتەکان و بۆمان هەنارد جایتر دیارەکە دوایەشە باسی بکەین کە بە چه بۆنێک بوو کە لەو سەردەمە نەمانەتوانی کە لە خزمەتی جنابتان نابین یا تا چەندێک ئێمە لە ئەو زەحمەتانی ئێوە ئیستفادەمان کردێ قەتعەنیش ئیستفادەمان کردێ دەستخۆشیتان لێکەم مامۆستا ئەسڵی سوالەکەتانم خاست تێ نەگەی وا دیارەبووتان کە لە میدیا چه کاری کریاوە لەم لاویانی لە ڕۆژ نامەبەستم ئەوەیە ئوستاز لە چەند برادێکم پرسی باسی ئەویان کردەوە چەند مانگێک بەر لە ئێستا لە میدیاکانی ئێران باسی ئەوە کرا کە برایلەکی کوردی یان برایلە تازە دانرایە پێم وابوو ئەو کەسێک کە مقابلی لەگە کرا بەڕێستان بوون ئەو محاولاتە ئی بەڕێستان من کە لیژنەک بوو لە زانکۆی سنە لە کوردستان لە زانکۆی کوردستان لە سنە ببورە لێ ئەو محاولە ئەو هەوڵەتاندا ئەو هەوڵەت چۆن بوو بەچی گەیشت زۆر باش ئایستان بکەم بڕێک لە ئەو دەلیلانەوە کاک عەزیز وتیان هەر بۆ دەلیلانە ئێمەش لە دەمێ لەمەوە پێشە یعنی شاید هەڵەگەڕێتەوە بۆ 2009 کە کاک عەزیز لە 2013 زەحمەتی کێشاگە ئێمە پێش ئەوێژەوە هەر لە مێشکمانە بوو لە مۆردی برەیلی کوردی ئەوەڵ جار بۆ ئەم تەرەف ینی بۆ ڕۆژهەڵات بوو کار بکەین ولی هەر بۆ دەلیلە کە ئێمە لە پوڵی خوارەوە خوێندن و نووسین بە زمانی دایکی نیەسمان دەستمان نگاهێشت یعنی خۆمانمان پارێست تا بڕێک هەروە ڕۆشتی نەبەرەوە ئەلبەتە دۆستکەرێکمان بوو وەک مامۆستا حەسەنی فەیزبەخش کە ڕێزم هەست بۆیان وەک مەرحوم کاک خالیدی فەرەجیان کە مامۆستای نابینایان بوو خۆیان نابینایان بوو وەک بەرادەرێ بە ناوی کیانوش زۆر کەسانی تر وەک کاک عەزیزی خانە ئەم تەلاشیانە کرد و هەر کامێکیان یەکە بۆ خۆیان علامەتیان دامەرزاند و کاریان کرد و دەستخۆشیان لێ ئەەکەم ئێمەش بۆ خۆمان لەگەڵ دکتۆر نەسرڵڵا ئیبراهیمی کە سڵاو ڕێزم بۆی هەیە لە ناو پانێڵەکە هەیە ئێمەش بۆ خۆمان نیشانەگەرێکمان بوو علاماتێکمان بوو هەروە سەورمان کرد بۆ ئەوە کە خوێند و نووسین لە پوڵی خوارەوە لە لای ئێمە وجودی نەبووە ئستێژ هەر نییە تا ئەمەکە لە ساڵی 2014 و 2015 لە زانکۆی کوردستانە بەشی کوردستان ناسی خوێندکاری کوردی وەرگرت ئیتر لەو کاتەوە ئێمە زانیمان وەختی ئەوەیە کە ئیتر
لەسەر برایلی کوردی ئێمە کار بکەن و لەم زانکۆوە سێ خوێندکاری نابینای زبان و ئەدەبیاتی کوردی هەیە ئێمە لەگەڵی ئەو سێ خوێندکارە و لەگەڵی بەڕێوەبەری زانکۆی بەشی کوردناسیە دانیشتین قسەمان کرد چەند جار قسەمان کرد تا ئەوەکە ئیتر لە ساڵ و نیو لەمەوە پێش بە ئێمە ئیزنیاندا کە لەسەری برایلی کوردی کارکەین ئەویش جەماعەتێکە بە خوێنون و سینی خەتی برایل ئاگادارن وەکەوە کە مەسەڵەن چاوساقیان من بووم و یەکێ دوو کەستر و خودی سەرۆکی ئەو کوردستان ناسیە بەناو دوکتری چەمەن ئارا کاک بەهروزی چەمەن ئارا کە هەر لێرە سڵاو و ڕێزم بۆیان هەست دانیشتین یعنی حدودی 14 مانگە پێشەو خەریک بووین کە لەسەر پیتەکان کار بکەین ئیتر بەشی کوردستان ناسیش توا و زۆری خۆی لێدا کە کۆمەکمان بکات 24 کەڕەت ئێمە دانیشتین پێکەوە تا ئەم لەحسەکە لە خزمەتی ئێوە هەم ئێمە بەشی لای خۆمانمان ینی بەشی سنەمان ئامادە کردووە و لەم بەشەکە ئێمە ئامادەمان کردووە توا و دۆسەکانمان وەک مامۆسا فەیزبەخش وەک کاکە عەزیزی خانە وەک کاکیانوش وەک مەرحوم خالیدی فەرەجیان لە هەر شوێنێک عەلامەت و نیشانە بۆ برایلی کوردی بوو لەوانیش ئیستفادەمان کرد لە تواو بەشەکان ئیستفادەمان کرد تا ئێستا ئێمە بۆ خۆمان بە برایلێک یەکگرتووی شاری سنە دەستمان پێیا کردووە کە ئینشاءڵڵا لە دوای ئەم پانێڵە دامان یاگە کە ئێمەش بەشی خۆمان دابنین لەگەڵ بەشی ئێوە و توا بەرادایانی دیکە تا پێکەوە بە برایلی یەکگرتوو هاوبەش بکەین ئەمە هەواڵی ئەم کاری ئێمە بوو دەستی گلایتان ماچەکەم و لە خزمەتتان مامۆستا هەوشنگ پاتە ئێستا لە بڵین دوێ ئەو هەوڵانەی جەنابتان کە لە میدیاکانی ئێران ڕاگەیەندا کە برایلی کوردی دروست بووە ڕێگەتان پێدرا کای لەسەر بکەن ئێستا دەتوانین بڵین لە کوردستانی ئێران برایل یەک زمان هەیە لە هەموو شارەکان کە بەکار بێت نەخێر قوربان ئەرزتانم کرد ئەم بەشە بەشی شاری سنەیە یعنی لەژێر چاودێریە زانکۆی کوردستانە بەشی شاری سنەیە کە ئێمە لە شاری سنە توا ئەو کەسانەکە بەرپرسی خەتی برایل بووگەن مامۆستا بووگەن دوکتر بووگەن ئەم دۆستمانە بەیەکە و کۆبووینەوە و بەشی شاری سنەمان ئێمە ئامادە کردووە لە خزمەتتانێ ئوستاد گیان ئەوەی کە ئەو لێژنەی لە شاری سنە پێکداهێنێ لە جاگە کوردستان هیچ کەسێشتر دەروێی سنە تێدا بوو تەنها ئەو ئەندامانی کە تەنها خەڵکی سنە بوون بەڵێ گشتی خەڵکی سنە بوو و سەرۆکی زانکۆی کوردستان بەشی کوردستان ناسی دکتر بێروزی چەمەن ئارا کە زوان و ئەدەبیاتی کوردی لە ئاڵمانیا خوێندیە ئەم بەرادێژە لەگەڵمان دادتان زانی مەسەر بۆ نمونە لە پێشتر محاولات کرایە بۆ نمونەیان کەسانی تر شارەزانیان کەسانی تر هەن ڕێنووستا بێت بخوایان وەکو مامۆستا حەسەنی فەیزبەخشی یان وەکو مامۆستا عەزیز یان وەکو مامۆستا خالید بۆچی پەیوەندیان باوانەوە نەکرد بەبوونێ ئەم ڤایرۆسی کۆرۆناوە پێمان ناکریا کە دۆستکەر داوەتکەن لە خزمەتیان نابین خۆب ئێمەش ئەم فرسەتمە ئەم دەرفەت و فرسەتمانە زۆر گرنگ بوو بۆمان وتمان ئێستا بەشی سنە ئێمە پێک بێنین جا دوایی بەشی سنەمان کە ئامادە کرد لە خزمەتی دۆستکەر تیژا بین وەک کاک عەزیز و مامۆستا حەسەنی فەیزبەخش و تۆ دۆستکەرێک تر کە کاریان کردووە جا ئەم دوای ئەوە گشتمان ڕائیەکەمان یەکێک پێکەین و لە خزمەتی ئێوە زۆر باش مەست خۆش بین دەچینە لای دکتۆرە نەسڕوڵڵاه کاکتۆر جناب بزانم بەڕێستان لەو لێژنەی کە مامۆستا هەوشەنگ باسی کرد ئەوزانم پێگەی تایبەتدا هەیە و هەروەها ڕاوێژگاری پارێزگای سنەشی وایە بەڕێستان چیتان کردووە بۆیکەوە ئەو برای لە کوردیەکە هەیە بێتە فەرمی ئایا با پرسیارکە بە شێوەشتر بکەن ئایا برایلەکی فەرمی هاوبەش هەیە لە کوردستان ڕۆژهەڵات سەلامتان نەرز دەکەم ماندوو نەبوونتان نەرز دەکەم سپاستانەکەم بۆ ئەم بەرنامەیە کە پێکتانێنە هەروەها سپاسی توێژینەوەی
کوردستان شناسی لە زانستگای کوردستانەکەم کە ئەو هەلەی بۆ پێکێنای. خزمەت دەستکەم ئەوەی کە فەرمووتان من ڕاوێژکاری پارێزگاری کوردستانم بەڵێ وایە و بەڵام من ئێستا وەکو شخصێک لەم پەنێلا بەشدارم ناوەکو نوێنەری پارێزگار وەکو شخصێک لێرە لە خزمەتان لەسەر زوهدی شخصی قسەی دەکەن ئەو کەسانی بۆ وەڵامی پرسیارەکەتان خزمەتان دەستکەم ئەوەی کە کاکوشەنگ ئاماژەی کرد کە لە لێژنەی کوردستان شناسی گروپێ پێکاتۆ ئەم گروپە مەبنا و بەرحاڵ بنەڕەتی کاری زانستگای کوردستان ئەوە بوو کە بۆ خۆی سیستمێ پیشنیار بکە وەختی سیستمەکەی پیشنیار کرد دوایی بیخاتە ڕای ئامەوە ڕای گشتیەوە یانێ زانستگای کوردستان ئەوێ ئەوەی کە بۆ خۆی درستی کردووە و دایمەرزاندووە دوایی ئەرزەی بکە بە هەموو دۆستان و شارەزایانی برەیلی کوردی و داوای یارمەتیان لێ بکە ئەوان بێن ئەم سیستمە کە زانستگای کوردستان وەکو مەبنایە دایناوە بیخەنە بەر ڕەخنە و کەم و کوڕیەکانی پێکەوە کەم و کوڕیەکانی لابن بتوانن تەواوی بکەن یانێ قۆناغی ئەوەڵی کار ئەوە بوو کە زانستگای کوردستان بۆ خۆی پیشنیارێکی ببێت قۆناغی دووم ئەوەیەکە داوای هاوکاری و هاوڕایی ئەەکەین لە دۆستانێکە شارەزای ئەو کارن بێن هەڵە و ئشکالەکانی ئەو سیستمە بەرتەرەف بکەن بەڵام ئەو داواکارێن لەو شخصانەیە ئەو کەسانێ ئەو کەسانە پێوەرچێ بۆ ئەو کەسانە ئایا ئەو کەسانە مەرجە ئیلا لە سنە بنیان کەسانێک بن کە نەتەنیا لە سنە لە هەر کوێی تر ئێمە دوایی ئێلانی عمومی ئەەکەی یعنی زانستگای کوردستانەیە من عضوێکم ئەندامێکم لەو گروپە بەڵام زانستگای کوردستان دێت ئێلانی ئام ئەکا داوای هاوکاری لە هەموو شارەزایان لە هەر جێگەیە کە بتوانن هاوکاری بکەن چۆن لە پێشە دانشگای کوردستان استدلالی ئەوە بوو کە من ئەگەر بمەوێ لە هەر کەسێ داوای هاوکاری بکەم ئەبێ بۆ خۆم قسەیەکم ببێ بۆ وتن جا بڵێن بێن ئێوە هەڵە و ئیرادەکانی ئەو کارەی من بەرتەرەفکەن ئێستا لە مەرحەلەی دوو لە قۆناغی دووم زانستگای کوردستان ئەوێ لە هەموو کەسان حتا لە کوردستانی باشووریش نەتەنیا لە کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی ئێران لە ئێوەش داوای هاوکاری بکات و بتوانن لەسەر ئەو سیستمەکە دایمەرزانووە کەم و کوڕیەکانی ئێشەڵا بەرتەرەفکەین جا من یەک حاڵی تریش ئەو سیستەمە لە ئێستادا لە چ قۆناغێک لە قۆناغی یەکەمەکە قۆناغی یەکەم خەریکە تەواو ئەبێ بە هیوای کە بتوانین پێش لە نەورۆز پەردەبەرداری بکەین لە ئەم سیستەمە و داوای قۆناغی دووم دەست پێ بکەین خاڵێکی کەش ئشارە بکەم من ئاماژە بکەم کاکە لەسەری زوتان ئەوەش ئەوەیە کە ئەوەی کە زانستگای کوردستان ئەیەوێ کە وەکو پیشنیاری خۆی ئەرزەی بکا بە دۆستان سیستمێکە کە بەکاری هەردوو شێوەی ڕاستچین و چەپچین بە وەکو ئەوترێ یا شێوە زمانی عەرەبی و لاتین بەکاری هەردووکیان بێ چۆن برەیل لەمانە زۆر شتی هاوبەشە زۆر شتی مشتەرەکە ئەوێ سیستمێک ئێرابکە دوو تایبەتمەندی ببێ یەکەم بەکاری هەموو زاراوەکانی کوردی بێ دووهەم بەکاری هەردوو شێوەی ڕاستچین و چەپچینیانێ لاتین و عەرەبیەکە بێت کە نابینایانی کورد بۆ نووسینی برەیل دووچاری
سەرگەردانی و سەر لێ شێواوی نەبن. جا ئایا ئەو سیستمە ئەوەندەی کارایی هەیە یانیەتی وەختێ پەردەبەرداری کرا ئەکەوێتە بەر داوەری دۆستان و ئەتوانن لەسەر هەڵە و چەوتیەکانی یا لەسەر قووەتەکانی نەزەر بن و ئینشاڵڵا پێکەوە بتوانین بیکەینە کارێکی هاوبەش. کاک دکتۆر بە ئەو پرسیار بۆ شوێ بکەم لە ئێستادا هیچ ڕێنووسێکی کوردی فەرمی لە ڕۆژهەڵاتی کوردستان نییە؟ نەخێر، هەر کەسێک هەروە کە کاکوشەم و کاک عەزیزی بەڕێز فەرمویان شتێکی هاوبەش کە ئێستا لە کوردستان کارایی گشتی بێ ئێستا وجودی نییە، چۆن هەر کەسێک بۆ خۆی سیستمێکی دامەرزانووە بەداخەوە من بەم خاڵەش ئاماژە بۆ بەداخەوە لە کاتێکتا ئەگەر فەرمی نییە دەکرێت و خەڵکەش دەست بەردار بیلۆی کە هی سیستەمەک دانەنیانەوە ناکرێت با بڵێن بەداخەوە بۆ بەداخەوە بۆ ئەوەی کە تا ئێستا هەر کەسێک کارێکی کردووە وەکو شەخص واردی ئەم مەیدانە بووە پشتیوانێکی گشتی و ئاکادمیکی نەبووە. ئێمە دوای ئەم هەموو ئازمونە بەو ئاکامە گەیشتین کە ئەم کارە بە شەخص ناکرێت، ئەبێ پشتیوانێکی ئاکادمیکی بێ. بۆیە هاتین ئەتوو پێم وایە لە دەوڵەت و نزیکی بە حکومێکەوە مستەشاریان ڕاوێژکاری پارێزگاری کوردستانی ئەوە زیاتر ئەرکەکە لە سەرەتووە وایە؟ ئەم ئەرکە من هەر پیشنیارەکەم بۆ خۆم دەست پێ کرد کە ئەبێ لە جێگەیەکەوە دەست پێ بکەین، چۆن من نازانم کاتم هەیە قسە بکەم. دروستکردنی برەیلی کوردیم من لە زەمان حیاتی مبارەکی خوالێ خۆشبوو مامۆستا هەژارەوە دەست پێ کرد، یانێ یەکێ لە کەسانێک کە دوای مامۆستا حەسەن کە خۆم بە قوتابی مامۆستا حەسەن نەزانم، دوای مامۆستا حەسەن لەگەڵ مامۆستا هەژار بەحسم کرد کە ئێمە ئەمان پێویستمان بە برەیلێکی کوردی هەیە، بەڵام چۆن پشتیوانێکی بە قووەتمان نەبوو، نە مامۆستا حەسەن نە کاک عەزیز نە کاک خالیدی فەرەجیان خوالێ خۆشبوو و من و کاکوشەنگ و کیانوش و دۆستانی تر هیچ کامەمان نەمانتوانی ئەمە وەکو سیستمێکی گشتی بەڵاوکەینەوە. ئێمە بەو ئاکامە گەیشتین، یعنی من وەکو ئەرکێک لە سەرشانی خۆم بوو و ڕاوێژکاریەکە لەگەڵ دۆستان کردم، بۆ ئاکامە گەیشتین ئەبێ پشتیوانێکی ئاکادمیکی بە قووەتمان بێ و باشترین پشتیوان بۆ ئەو کارەی ئێمە کە ئاکادمیکە و خوێندن و نووسینی کوردیشی تیا هەیە زانستگای کوردستانە و لە ناو زانستگای کوردستانە بەشی کوردستان ناسین ئەیتوانی بۆ ئێمە پشتیوانێکی بۆ قووەت بێ. دوای ئەوەی کە ئێمە پشتیوانەکەمان دۆزیەوە جێگەی هومید هەیە کە بەم زوانە ئێمە بتوانین سیستمێک لە ڕۆژهەڵات دەگە عفوم کە لە ئێستادا دانیشتگای کوردستان زاکە کوردستان پشتیوانی 100% دەکا ئومێد هەیە کە پشتیوانی 100% بکە؟ تا ئێستا کردوێتی و ئەو ئێستدلالەیش کە ئێمە پێمان وتن سیستمێکە لێرەدا ئەمەزرێ دوایی ئەشێ بچێتە ڕای گشتیەوە ئەبێ ئێلان بکرێ بە دۆستانی تریش لە سەری نەزەر بن، ئەوەشیان لێ قبول کردوین کە دوایی نەزەرخوازی ئەکەن لە هەموو دۆستان کە بتوانن یارمەتی بن و کەم و کوڕیەکانی بەرتەرەفکەن. سپاس، دەست خۆش بێ. دەستینە لای مامۆستا مەلا حەسەن فەیز بەخشی لە سەقس. مامۆستا جان پێم وایە تو یەکێکی لە بەکارهێنەرانی برایل، ئایا ئەوەی کە باز دەکرێت تو برایلەشی کوردی تایبەت بە خۆت دادناوە یان بە هاوبەش لەگەڵ چەند برادەری یان هەر بەسەر برایلە فارسیەکەی ئیش دەکەی؟ بەناوی ئەو خواوەندەی کە بەرز و حەی و مەنانە کە زانایە و توانایە و دڵاوایە و دڵۆڤانە، لەگەڵ ڕێز و سپاسی تایبەتی بۆ ئامادەبوانی گروپەکەمان دوادارم لە هەموو بوار و
ئەرکێک کە لە سەرشانمانە هەیە هەمە سەرکەوتوو بین و بتوانین ئەو ئەرک و ئیشانەی کە هەمانە بەباشی بەجێ بگەێنین. من زۆر کاتان لێ ناگرم چون ئەوەی کە پێویست بوو دۆستان هەموو ئاماژەیان پێ کرد و وتیان، بەڵام من لە ساڵی تقریبەن 51ەوە 951 کە لە سولەیمانی ئەم خوێند لە مەدرسەی قورئانی سولەیمانی ئەم خوێند لەوێ لای مامۆستایەک بە ناوی مامۆستا حمەمینی تیماری خەتی برەیل فێر بوو. ئەو کاتە هاتمەوە ئێران، لە ئێرانیش مامۆستایەکمان هەبوو لە شاری سنە بە ناوی خەلیلی خامنەیی، ئەو لە پێش تورک بوو، لە ئەسڵا خەڵکی مەراغە بوو بەڵام لە ئەسفەهان بوو. لای ئەو بە تەواوی مەعنا برەیل بەباشی فێر بووین. دوای ئەوە من بۆ خۆم شێوە زاری خۆم بۆ شێوەیەکم بۆ خۆم پێشێنا، چون من شاعیر بووم، شعرەکانم ئەبوو بە خەتی برەیل بنووسمەوە، بە خەتی برەیل ئەم نووسیەوە و جا تەسجیلم مەکردن و دوایی تەبدیلمان ئەمان گۆڕی ئەمان خستە سەر خەتی بینایی. مامۆستا حەسەن ئەگەر عەفوم بکەی، ئەو شێوەی کە باس دەکەی کە بۆ خۆت دادنا لەسەر چ ئەساسە شتێک پێوەربوو، یعنی سوودت لە چێ وەرگێر هەمیان بۆ خۆت بۆ خۆم لە مێشکی خۆم هیچ کەسم لەگەڵ هیچ کەس من مەشوەرەتم نەکردووە بۆ ئەوە، بەڵام لە مێشکی خۆم کەڵکم وەرگرت بوو بەعزە شتێک ئەوەی کە پێویستم بوو بۆ خۆینم دوایە ئیتر لەگەڵ دۆستانەوە وەکو ئای ئیبراهیمی و کاک هوشەنگ ئیشارەیان پێکرد، لەگەڵ ئەوان خۆلاسە مەشوەرەت و ڕاوێژ و شتمان بووە بەیەکەوە. جا ئەوەیە من هەموو شعرەکانم تا ئێستا 4 کتێبم چاپ بووە و کتێبێکی چم بەدەستەوەیە، ئەوە هەمووی هەر بە برەیل نووسیومە و لە پێشاو دوای ئەوە تەسجیلم کرد و جا خستمانە لەسەر خەتی بینایی. ئەوە جا ئەگەر پرسیارەکە بێ لە خزمەتتانە بۆ نییە کە دەرسی برایل پێ بڵێەوە. مامۆستا حەسەن ئەو کتێبان تەنها بۆ خۆتەوایە یان بۆ کۆمەڵە قوتابی ترێکە دەرسی برایلان پێ دەڵێن؟ کتێبەکان بە خەتی بینایی چاپ بوون. نامە بەسم ئەوانەی کە بە برایل نووسیوتە، ئەوانەی بە برایل نووسیومە، ئەوانەی کە لە لای خۆم بوون هینم کردوون، ئاگاییان هەیە. ئەو وەختە من خۆم مامۆستای خەتی برایل بووم، دەرسم لە مەدرسە ئەو کاتە لە یەکی لە ئەوەڵی لە سەرەتاییەوە لە یەکی سەرەتایی تا 5 سەرەتایی و ئەوانە دەرسی خەتی برایل مەدا ئەو کاتە. بەڵێ ئەو دەرسە بە ئەو برایلە کوردی بیان فارسی بوو؟ هیچ برایلی کوردی بۆ کاتە؟ نا ئەوە فارسی بوو، بە هەرێ برایلی فارسی بوو. ئەری مامۆستا حەسەن جان ئەو برایلی کوردەکە ئێستایی تێت هیچ قوتابی لەسەر پێدەگەینی یان تایبەتە بە خۆت بەس بۆ خۆشتە؟ وەڵا تا ئێرە نەوەڵا، تا ئێرە چون شتەکار بۆ خۆم بووە، هەر خۆم شتەکانم پێ نووسیوە. هیچ ئاگات لەو جۆرە برایلە هەیە کە ئەو جەماعەتی سنەدایان ناوە؟ شارەزای لێ هەیە؟ تا ئێرە جارێ هێشتا هین نەبووە. جارێک لە سوئێد بوو پێم وابێ ئەلفوبەیەکی خەتی برەیلیان بۆ هێناین، ئەوە هەڵەی زۆر بوو. مەبەستم ئەوەیە مامۆستا عەفو بکە، ئەوەی کە مامۆستا دکتۆر نەسروڵڵا مامۆستا شریعەتی باسییان کرد لە سنە حتمەن پێشەوەی کە ببتە ڕەسمی برایلێکی کوردی هەیە کە دانیشتگا یان زانکۆی کورسان قسە لەسەر کردبی و پێش نەورۆزش کە ئەو هەواڵەیاندا کە گوتیان لەوانەیە پێشدار ئەو بگرێت کە خەڵکێک بێن لە کەم و کوڕەکانی بدەنیان کەم کوڕەکان دیاری بکەن و کەم کوڕەکان نێنن. ئەوەی برتی من ئەوەیە کە ئەتوو لە ئێستادا شارەزایی لەو ڕێنووسە یان لەو نووسینە برایلە کوردی هەیە کە بەڕێز شریعەتی و بەڕێز ئیبراهیمی دایانناوە ئەو لیژنێوان؟ نه هێشتا نەمان بینیوە، ئێمە شارەزایمان نیە لەوە. لەمە دووە ئەگەر هین بێت لەمە دووە ئەگەر هین بێت شارەزاییمان هەبێت و قسەی لەسەرەکەین، باسی لەسەرەکەین. بەڵێ دەست خۆش بی سپاس، خاتەمە درێژت کە یارەبی. دەچینەوە لای مامۆستا عەزیز. مامۆستا عەزیز جان
جانا لە جەولەی یەکەم باسی ئەوەت کرد کە خوێندن بە زمانی دایک نییە یان بە زمانی زگماچی باشە بەڵێ. پێدوانیە لە ئێستادا ئەگەر بێت و نابینە ڕابێنی لەسەر برایلی کوردی کێشیان بۆ دروست دەبێ چکە خۆ خوێندن بە زمانی دایک نییە وایە مامۆستاکار باڵە بەڵە جێم لێتە من جوان لە پرسیارەکەی زەنا بە تێنە گەیشتم مشکلە شێوە زارمە هەیە ئوستاد گیان دەڵێم باسی ئەوەت کرد کە زمانی دایک یان زمانی زگماچی ڕێگە پێنەدراوە گەر خوێندن بۆ زمان وایە بەڵام لە ئێستادا ئەگەر ئەمە ئیش لەسەرەوەی بکەین کە لە ڕۆژهەڵات برایلەکی کوردی هەبی نابینیان بە کوردی لەسەر بخوێنن ئایا بوان نابێتە کێشە لە کاتێکدا کە برایل کوردی هەیە و بەڵام زمانی زگماچیش قەدەغەیە مامۆستا کار تمشا لە ئێراندا لەم ساڵانەدا چەندین لە نێو وەزارەتی پەروەردە لە ئێراندا زۆر وەزارەتێکی گرنگ و مهمە کە دەبێت چۆن بێت وانەکان دەبێت چۆن بن چی بن مەفهومی کتێبەکان دەبێت چی بێت و چی نەبێت ئێمە ئەگەر حتا یەکدانە ڕێنووسی برەیلی متحد بیشمان هەبێ بەڵام مەگەر ئەوەی کە قوتابیەکی من بۆ خۆم خارج لە نێو قوتابخانەکە برەیلی کوردی کار لەگەڵ بکەم نەگەوەی کە لە نێو قوتابخانەکەدا من حەقی ئەوم نییە ئەو کارە بکەم ئەوەی مەسی منەوەی کە ئەو برایلەکە ئیشەڵڵاوە ئەو بەڕێزانستنە دایانناوە متفق و موافق بن کە بۆ برایلەکی کوردی بەڵێ ئەوە نابتە کێشە لە کاتێکدا کە خوێندن بە کوردی یان بە زمانی دایک مەمنوعە هیچ کێشەیەک نییەوە خۆشی ئەو کارانە لەو جێگایەدایە ئێستا لە زمانی ئاماژە بۆ نابیستان هەر وڵاتێکی کە زمانی ئاماژەی مستەقلی هەبێت وەختەیە کە لەو وڵاتە ئەگەر یەک زمانی هەبێ بە فەرەز بڵین فقط ئینگلیسی لەم وڵاتە وجودی هەبێت و زمانی ئەو وڵاتە ئینگلیزی بێت وەختەیە کە باز لە زمان دەکرێت لەو وڵاتە دەڵێ دوو زمانمان هەیە ڕێنووسی برەیلیش خۆشەکەی لێرەدایە ئێمە دەڵێن ڕێنووسی کوردی بۆ بینایانمان هەیە ئەو جارەگە ئەوە ساز بێ ئێمە دەڵێن دوو ڕێنووسی کوردیمان هەیە یەکیان برەیلە دەتوانین وەکو ڕێنووسێکی لە پەنای ڕێنووسی بیناییدا ئێمە نێوی بێنین بەڕاستی هیچ کێشەیەکیش نییە و ئەگەر قەرار بێ ئێمە لە قوتابخانەش منداڵەکان ئێمە بە زمانی دایکی دەرز نەخێنن خۆ دەتوانن دروستە لەولاوە کێشەی فێرکاری بێحەد زۆرە مەسەلەیە کە منداڵێک وەختەیە کە بزمانی دایکی خۆی ناخێنێ کێشەکان چییە ئەم لەسەر ئەو هینەک بۆ کەمەندامان مەقالەیەکشم نووسیوە کە کاریگەری خوێندن بە زمانی دایکی لەسەر منداڵانی کەمەندام لە ڕوانگەی دەروون ناسیەوە لە چەندانە لە تۆڕە میدیاکانیش بڵاو بووێتەوە ئەو مەسەلەیە ئەو مەقالەیە ئاماژەم پێکردووە کە بۆچی دەڵێن خوێندن بە زمانی زگماکی بۆ کەمەندامان لە بیرۆکەکانی ئازۆبەلی سپادەم کردووە کە بۆچی دەبێت بۆ کەمەندامان بە تایبەت چونکی من ئیشم کاری کەمەندامانە بۆچی دەبێت زمانی دایکی حتمن دەرس بخێنێ لە قوتابخانە هیچ ئیرادێکی نییە وەختایە کە ئێمە بڵین وڵاهی لە وڵاتی ئێران ڕێگە نادرێت کە بە زمانی دایکی لە قوتابخانەکان دەرس بخێندرێ دی ئەو ڕێنووسی برەیلی کوردیمان بۆچی ئێمە نەخێر با هەر ببێت خۆ منداڵەکەی من لە مەدرسە لە قوتابخانە بە فارسی دەنووسێ خۆ لە ماڵی بە فارسی نانووسێ بۆ من دەتوانم ڕێنووسی برەیلی کوردیەکەشی فێرکەم ئەگەر نابی منداڵەکە نەخێر بە قەولی کوردەواری خۆیان بەردی ئیزافە سەر ناشکێنێ کەواتە نەک نابێتە چێشە بەڵکو بە شەشی زەرور پێویستیش دەزانی نەخێر زۆر پێویستەوە مهم ئەوەیە کە بۆچی تا ئێستا هیچمان نەکردووە ئەوە زۆر جگای کێشەیە بۆچی هەتا ئێستا هیچمان نەکردووە و بەڕاستی ئێمە لە داهاتوودا من لە ساڵی 2019 ئەو کۆماخەباتی برایلی کوردی کە لایەن مامۆستا لوقمان و مامۆستا عەبدوڵڵاهی لە دۆستانی دیکە پێک هات ئەم گرۆپە لەوێدا من ئاماژەم کرد ئێمە لە داهاتوودا ئەمە هەمیشە نامێنین لە داهاتوودا بێگومان منداڵەکانمان نابیناشیان تێدا دەبێەوە ئەو دەم شاید چاکمان نەڵێن کە بۆچی دایک و بابەکانی ئێمە
کە مامۆستا و پسپۆری ئەو کارە بوون بەڵام هیچ هەنگایەکیان بۆ هەڵ نەهێناوینێتەوە. بەڵێ مامۆستا عەزیزجان باسی ئەوت جانم. کرد کە پرسیارەکەت ئەو پرسیارێک ئەوت کرد کە بۆچی ئەمە هیچمان نەکردووە. بەڵێ ئایا ئەو پرسیارێکی هەر ئاساییەکە دەیکە یان ئەوتە لە کاتێکدا تو بۆ نمونە ئەو پرسیار لە خۆتت کە هیچمان نەکردووە باسی ئەوت کرد لە 2013 محاولاتت کرد مامۆستا شریعەتیوان محاولاتیان کردی بەڵام ڕەنگە دەوڵەت ڕێی نەدا بیان نەبووتە ڕسمی. ئایا ئەوە دەکرێت بڵین کە هیچمان نەکردووە یان شتی گەورەتر هەیە دەکرا بکرا بە یان دەکرێت بکرێت کە مامۆستا بەڕێزەکان خۆیان لێ نادەن؟ ئێمە لە وڵاتی ئێراندا وەکو چۆن ئەرزم کردی شتێک بە نێوی خوێندن بە زمانی دایکی نەبۆ کوردی بە هیچێک لە چونکی ئێران وڵاتێکی چەند ملیەتی ئەوەی مامۆستا ئەتو دەڵێ خۆزگە شتێکمان بکرد بە ئەو شتە چیەکە بتان کردووە؟ بەشتا هەر ڕێنووسێکی متحدە بەڵام من لە پانێڵی دووەمدا مامۆستا عوسمان لە سلێمانی وە قسەیەکی جوانی کرد ئەو منە بخینە ئەو لاوە ئێمە تۆخوا کارەکەیە دەمێنێتەوە ئەوە بەلای ئێمە زۆر مهمە شاید مامۆستا عەزیز پێی خۆش بێ هەر بۆ خۆی بێت ئەمە ئیشتبا بووە ئەمە هەڵەیە واگەر من ئەوەم کردوێ کارێکی هەڵم کردووەوە یەکێک لە کارەکانی کە ڕێگەی لێگرتوین کە ئەو کار ئەو شتە وجودی هەبێت لە نێوماندا ئەم مەسەلەیە کە ئێمە هیچ حولێکمان نەداوە ئەوە یەکیان دوو هەمیان ئەوە شاید لە بەعزە جێگایەکیشدا بەردیشمان خسبێتە سەر ڕێگایەکی دیکە هەوڵ بۆ کارن دوو هەمینیشان من هەر لە قسەکانی ئەوڵمدا ئەمن عەرزم کردن کە ئەسەن چونکی لە وڵاتی ئێراندا هەر لە هیچ وەختێک ینی لە پێش ڕاپەڕینی ساڵی 1970دا شتێک بە نێوی خوێندن بە زمانی دایکی نەبووە هەر بۆیە منی مامۆستا و مامۆستاکانی پێش من و شاید مامۆستاکانی دوای منی ژەگە ئێستا ئەم کارە بە نەتیجە نەگات ساردیان کاتە وەختایە کە ئەمن بە زمانی دایکی ناتوانم بخێنم بۆ هەوڵ بدەم کەواتە یعنی ئەوەی کە خەمی لێ دەخۆی ئەوەی کە لای جێگەی داخەلای بەڕێسان ئەوەی کە ئێستاش ڕەنگە بربەستاوی بخرێتە پێش یان سارد بوونەوە هەبیان من تێدابی بەڵام ئەو کاری کە لە زانکۆی سنەکراوە وا دیارە ژمارەیەکشی هاتوۆتە دەرێ ئەوەی کە لە زانکۆی سنەکراوە جێ خۆشحاڵیە بەڕاستی هەرچەن من پێم کوتم ئەم ڕێنووسە برەیلەی کە بۆ خۆم دانابوو هیچێک لە قوتابیەکانی خۆم فێر نەکرد بوو لە میتینگی لە پانێلی دووەمدا مامۆستا سۆزی خان و لەگەڵ کەنارخان نازانم شایان بوون شتێکیان فەرمووکتیان ئەم هەموو گۆڕینە بۆچی دەبێ وەختایە کە من کاف یا لەی قەڵە و لە منداڵیەوە لە پۆلیەکی سەرەتایەوە ئاوا فێرکراوم ئەمن تازە کوا دەتوانم ئەو شتە لە مێشکی خۆمدا بڵم نا کاف ئەوە نەبوو ئەم جەدیدەیە ئەمن ئەم کارم ساڵی 2013 کە لە بۆکان و لە مەهابات و ئەوانەوە لە چەند شارەوە داوایان کرد من حقیقەتەن گوتم ڕاوەستن ئەو کارە با نەدرێتە دەرێت دلیلیشم هەبوو بۆ پشتێکی ئاوا کێشەیەکی ئاوا سبحەی ڕۆژ کە کەنارخان ئێستا یا سۆزی خان لەگەڵی دەست و پەنجە نەرم دەکات و دەترسێ لەوەی کە یەکدانە ڕێنووسی برێلی دیکە بێتەوە و ئەو چۆن بتوانێت لەگەڵ ئەو هەمووە تەغیراتە لە مێشکی خۆیدا ئەو شتێکە ئێستا هەیە ڕێبکەوێ ئەمن بۆیە ئەو کارم نەخسە دەرێت کە قوتابیەکان بە هیچ ئەنوان چونکی دەمزانی لە داهاتوودا حتمما دەبێ کۆڕێک کۆ بێتەوە حتمما دەبێ لێژنێک هەبێ بە پاڵپشتی جێگایەکی زۆر گەورە و زۆر مهم کە ئەو کارانە بکە من لە خزمەتە مامۆستا جەمە سەلام کەواتە لە ترسی بوونی یان توشبوونی گرفت بە لە ناوەکانی داهاتوو بە مۆزوعی گۆڕانکاری ئەتوو هیچ خوێندکارێکت فێری ئەو برای لە خۆت نەکردووە بەس بەڵێ فقط ئەوە نیە من ئەو کارم پێشکەشی کاکوشەنگ و ئاغای ئیبراهیمی لە سنە بەڵێ دەستخۆش سپاس مامۆستا هۆشەنگ مامۆستا گیان لە خزمەتتم مامۆستا گیان سپاس سەلامەت بێ دەنگی من هەیە بەڵێ بەڵێ دەنگ دێ بەس ئەمنوێ تو بڕک زاراوەکەمان لێک دوورە دەبێ جوان جێ لێک ڕاگرین ئوستاد گیان باسی ئەگەر باسی ئەومان بۆ بکەی تەمشا دەکەین ئەگەر سەیر بکەی ڕێنووسی فارسی یا پیتەکانی فارسی دەتوانم بڵێم وەچی کوردیان لە کوردی نزیکیان ئەگەر پێمان بڵێ چ پیتەکیان جیاوازە
فارسی و کوردی والله سلام هەیە دووارە بۆ تواو ئەندامان ڕێنووسی فارسی هەر وەکو ڕێنووسی عەرەبیە کاک هاوکارگیان مەبەستی من ئێستا لە کوردی هەیە لە فارسیش هەیە بەڵێ بەڵێ جا عەرزت بکەم ئەو شتانە کە ینی ئەو پیتانە کە پێکەوە فەرقیانەیە مەسەڵەن ئێمە لە فارسیە لێمان هەست باشە لە کوردیا لێمان هەست خۆب وەک مەسەڵەن وەک گوڵاڵە لە فارسیە لێمان هەست لە کوردیا لێژمان هەست لە فارسیە مەسەڵەن ئەرزتان بکەم فەقەت دانێ ئومان هەست مەسەڵەن لە کوردیا چەندانە ئومان هەست دوودانە ئومان هەست بەڵێ دوودانە ئومان هەست مەسەڵەن بعد لە فارسیە وێمان هەست وەلێ vê وەک گوفاڵ نیەسمان وەر لە کوردیا هەستمان فێکە سێدانە نقطە لە سەریە کە ئێستێمە خۆمانیش بۆی مەسەڵەن علامەتمان دامەرزاندەیە بعد ئەرزکەم لە ڤ و لە واوی درێژ و لە کۆمەڵە کشت بەڵێ 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 ڕێمان هەست ڕێز مەسەڵەن سۆکمان هەست ڕێک لە فارسیە ڕێمان هەست لە کوردیا دوودانە ڕێمان هەست کە دانێکی مەسەڵەن ڕێکە وەک مەسەڵەن ڕەوانگە لە فارسیە ئەو ڕێ بەم ڕێ فەرقی هەیە جا ئەرستان کەم ئەیتر چیمان هەیە کەواتە ئەمن پرسیارکەم لۆ بگوتم ئەگەر زۆر جیاوازینە بەیانی وەکو یەک باە ئەو کاتە برایلی کوردی زەحمەت نەدەو بەڵام ئێستا ئەوانە هەیە بوونی ئەو هەموو جیاواز لە پیتانە برایلی کوردی زەحمەت کردووە یان ئەگەر یەک پیتیش بە هەر زەحمەت بوو دانان برایلی کوردی وەڵی کێشە نییە بۆ ئەوە کە ئەوانە کە بە زمانی کوردی قساکەن خب ئەو جۆرەکە قساکەن ئەو جۆژە ئەتوانن خوێندنی پێ بکەن فقط مەبەستەوەیە کە علامەتەکان دابمەرزنێت وەختی علامەتەکان دامەزنێ خوێندکارێکیش ئەتوانێت دوای مەسەڵ ماوەیەک عادەتی پێ بگری ئستا کاک عەزیز فەرموویان گۆڕانکاری بەعزێ جار مەسەڵەن وەک دادەسۆزی لەگەڵ من قسەیکرد لە ڕۆشنایی دڵا بوو وازانم کە ئەو فەرمووی کە ئەم گۆڕانکاریە ناوێتە باعیسی ئەوە کە مەسەڵەن دەست لە سەری پیتەکان تووشی ئەزیەت ببێت کە من پێتان بڵم نەکە ناوێت دەست عادەتەکە بن هەر گۆڕانکاری یعنی لە تواو زمانەکانە گۆڕانکاری هەیە خۆ لە بەدایەوە ڕێنوێسی بینایان چاوساقان وەک ئستەنەوگا ئەوانیش لە بەدایەوە ڕێنووسیکیان بووگە بەرەبەرە گۆڕانکاریان کردووە تا بە ئستەگەین ئێمەش هەروە لە برایلی کوردیە وەک مامۆسا حەسەنی فەیزبەخش کە ئێستا بۆ خۆی علامەتەکانی دامەرزانی بۆ دڵی خۆی بۆ وتارەکانی خۆی ئێستا ئەگەر ئێمە ئەم خەتە دامەرزی مامۆستا فەیزبەخش وەکو مامۆستایەک وەکو زانایەک ئەویش دەستی پێ عادەتەکە یعنی بۆ زمانی کوردی وەختی ڕێنووسی کوردی دامەرزیێت بەرەبەر دەست عادەتی پێ ئەکات مەگەر ئێوە لە ئەوڵە و ئەو شتەکە ئیستا ئەزانن لە ئەوڵە ئەتانزانی بەرەبەرە فێر بوون بەرەبەرە ئیزافە بوو بە زانستەکانتان و ئستا مۆڵەقێک ئەزانن و هەر کەسێک لەخەرە بۆ خۆی تا ڕادێک ئەتوانێت و ئەتوانێت بخوێنێت کوردیش هەروایە یەک پرسیاری کە بکەم ئەو پرسیار دوای لێ بێمە لە مامۆستازیش بکەم ئوستاد جان لێسەدا وەک مامۆستا دکتۆر نەسڕوڵڵا فەرمی کە ڕێنووسێکی فەرمی یەک ڕێزی هاوبەش نییە لە ڕۆژهەڵات بەڵام لێرە تەحەدێک ئەگەر لە گروپەکە ئاگاداربی دوێنێ پێرێ مناقەشە لەسەر لە کوردستانی باشوور هەیە ئەگەر بێت و کوردستانی باشوور دووبارە ئەو ڕێنووسە بیخاتەوە بەر کۆڕبەندێک کۆنفرانسێک فیستیڤاڵێک بێ دووبارە بیکاتەوە ڕەسمی و لای هەمووان ئاشنای بکە ئێوە دەورتان چی بەگەر بانگەشتکران دێن یان ئەگەر هاتن بوو ئەوێ ینی ئەو کۆڕبەندە ئیسفادەی لە ئێوە چ دەبی ئەگەر باسی بکەین وایە ئێمە ڕێنووسێکی فەرمیمان نییە لێرە تا ئێستا بەڵام ئێمەش هەر مەبەستمان ئەوەیە کە لە کۆڵبەندێک لە سمینارێک ئێستا لە باشوور بێ ئێستا لە ڕۆژهەڵات بێ پێکەوە دابنیشین گەرەکمانە بە زمانی یەکگرتوو بگەین
يعني اصلا ما بس بەڵام یەکشت هەیە کاکتۆرگە ئەو زمانی گرت و لە چ کاتێک دروستەی بۆ نمونە لە ئێوە هێشتا نەبوویتە فەرمی و چەند قۆناغێشماوی لە ئێمە ژۆ نزیکە دە 12 ساڵە بوویتە فەرمی وا دیارە ئێوە کە دروست دەبێت وا دیارە کە ئێوە پلێک لەبەر ئێمەن زۆریش پێمان خۆشە خب ئێمەش مەسەڵەن ئەو کەسانە کە وەکو کاک عەزیز و بەشی زانکۆی کوردستان و نەمن نەک دکتۆر نەسڵا بەشی زانکۆی کوردستان و کاک عەزیز و هەر کەسێتر کە بۆ خۆی وا ئەزانێکە شارەزاس لە خەتی برایلی کوردی لە کۆنفرانسەکە گشتمان کۆ بینەوە پێکەوە نەزەرەکانمان دابنین تا بە زوانێکی یەکگرتوو بگەین و بۆ گلایکیشمان جێ بایەخ و ئەرزش و گرنگیە. دەست خۆش بێت سپاس. دەستی ئێوەش خۆش. ببەخشە کاک عەزیز من هەر لێرە و بازم سڵاو و ڕێزم بۆ تێ کاک عەزیزی بەڕێز ئومیدوارم کە جنابیشتان هەر وەکو پێشتر لەگەڵمان بن و هاودڵ بین پێکەوە ئێمە خەریکی کارێک ئەکەین بۆ نابینایان هەروەکە خۆتان فەرمووتان بۆ ئەوە کە نابینایان عاقبەت بەخێر بن. لە یەک دوو شوێنە ئاماژەتان کرد بە یەک دوو چت بەڵێ ئەو ڕێنووسە کە جنابتان دامەرداتان مەرزان بەدەستی ئێمە گەیوە ئێمەش استفادەمان لێ کرد لە ئێوەش مەمنونین کاک عەزیزی بەڕێز. بعد ئێمە لەم ڕێنووسە کە زانکۆ دامەرزاندە هیچ ژمارەیەکی هیچ پیتێکی بە دەرەوە نەدریاگە تا ئێستا کە فەرمویان وا دیارەکە بڕێک لە ئەم پیتانە کە دریایە دەرەوە نەخێت ئێمە تا ئێستا هیچ چیکیمان نەداگە دەرەوە ئامادە. ماوەستاشنگدان ئەوەندە کەم تێگەیشتم کەم مەبەستم بەرەش لێ دەرچووە مەبەستی پیت نەبوو پێم وایە مەبەستی ئەو کە چەند نامیلکێ یان چەند نووسراوێک بەو ڕێنووسە دەرچووە گەر کاک عەزیز لە کاری لە کاکیان لە کارە و بەرهەمەکەی ئێمە هیچ دەرنەچووە هیچی دەرنەچووە نەخێر. سپاس لە خزمەتتان دەرسی و لای مامۆستا عەزیز کە پرسیارەکە لێ بکەمەوە بەڵام بە ئەو بچمە لای بەڕێز دکتۆر نەسروڵڵا. کاک دکتۆر گیان لە مامۆستا حەسەن فەیزبەخشین پرسی گوتی هیچ شارەزایەکمان لەو نووسینەی نییە یعنی هیچ پێمان نەگەشتە ئەو نووسینەکە ئەو بڕزاندا ناو زۆرەکە و مامۆستا هۆشەنگش فەرمووی یەک پیتمان دەرنەچووە ئەوە لەبەر چی؟ ئایا پێویستەکە تون ببینێتەوە؟ لەبەر ئەوەی کە زانسکای کوردستان ئەیویست پیشنیارەکەی خۆی ئامادە بکە بە ئامادەی بەگشتی هەمووی پێکەوە ئاراستەی دۆستان بکە. یعنی ئێستا من و مامۆستا فەیزبەخش ممکنە خۆمان پێکەوە مەشورەتایە بکەین بەڵام زانسکای کوردستان چۆن پێی ناکرا ئەو دۆستانە داوەتکە بۆ ناو کۆڕەکان و بۆ ناو گروپەکان بەهۆی کۆرۆناوە ئاکام ئەمە بوو کە کارەکەی خۆی ئامادە بکە پیشنیارەکەی خۆی لە واقع ئامادە بکە بەڵام پیشنیارەکە بە گشتی هەموو پیتەکان پێکەوە ئاراستەی دۆستان بکەوە ئەم کارەش ئەکرێ یعنی ئەم کارە حتمەن ئەکرێ دوایی بۆ ئەوەش ئەکرێ کە دۆستانە هەم ڕەخنەی لێ بگرن هەم یارمەتی بدەن. بەڵێ کاک دکتۆرجان ئەگەر تەماشا بکەین ئەوانەی کە لە ڕۆژهەڵات ئەوانەی کە لە باشووریشن بەڵام جارێ باسی ڕۆژهەڵات دەکەم چەند کەسێکن کە بە پەنجەکانی دەستەش مردرێن بەڵام نەتەنتوانی پێش وەختە کە باسی دانیشگای کوردستان دەکەی دانیشگای کوردستان ئاواکراوە کە پێمە دانیشگای کوردستان لە مۆزوعی برایلتەنە ئەو لیژنە پێنج کەسێک کەت و مامۆستا هۆشەنگ و مامۆستا عەرفان و یەک دوو کەسی چەند کەسی تر هەن بەڵێ لە خوێندکارەکانیشن. بەڵێ ئەو جەمە بەسی من ئەوەیە نەدەکرا ینی پێش ئەوەی شتەکە ببیتە ڕسمی یان پێشە پێشنیار بکێ پێشنیار یان ڕاوێژ بۆ بەڕێزانش بکرێت لەوەیکەوە ئەگەر ڕەخنەش ئەگەر کەمتر ڕەخنە بگرنیان ئۆتا ڕێگەکەتان بۆ کورت کردن سەبوو نمونە ئێوە پیتێک دەردەکەن یان ڕێنووسێک دەردەکەن دەدرێ بەوان ئەوان چەندە پێوە دەبن بەڵام ئەگەر پێشوەختە بەرچاوڕوونیەک هەبی ڕێگەکەتان بۆ ئاسانتر دەبی کاتەکەتان بۆ کورتتر دەبتەوە. شاید ئەم کارە بکرایێت بەڵام زانستکە چۆن نەیدەتوانی پەیوەندیەکان زۆر کاتەوە ئەلبەتە شاید دلیلێکیشی ئەوە بێ ئەم کارە ئێمە مەسەڵەن کاک عەزیز و مامۆستا حەسەن و
مەسا من و کاک و شەنگ و دۆستانی تر لەسەری بۆ خۆمان کارمان کرد ئەم کارە چۆن لە زانستگای کوردستان بۆ خۆی تازەیە کارێکی تازەیە زانستگای کوردستان ئەوێ وەکو پرۆژەیەک سەیری ئەم کارە بکە و ئەوێت پرۆژەیەکە ئاراستەی دۆستانی ئەکا بۆ خۆی یەکێ لە قسەکان ئەوە بوو کە ئێمە ئەبێ بە تەرەفەکەمان بڵێن کە چیمانەوێت و خۆیشمان پیشنیارمان چییە ئەڵێن پیشنیارە ئەوەڵ یەکەمان بە ئەرزە کرد بێ ئامادە کرد بێ لە بڵێن چوارچێوەی کاری ئێمە تا ئێستا ئەمەیە و ئەمە لە دانیشگای کوردستانەوە وەختێ دەرئەچێ و ئاراستەی دۆستان ئەکرێ کاکە هاوکاری بەڕێز هێشتا زانستگای کوردستان ئەمە وەکو شتێکی ڕەسمی و فۆرمێکی قەتعی ئێلام ناکە ئەڵێ ئەمە فۆرمی ئەوەڵیەیە فۆرمی بنەڕەتیە کە من دەنێم و ئاراستەی دۆستانی ئەەکەم و لەم قۆناغەیچە بە یارمەستی دۆستان قەتئەن کامڵیەکە ئەگەر ئەمەش بەرحەڵ ئێمە تابعی بەرنامەهای زانستگای کوردستان هەیەوێ پرۆژەکەی خۆی ئێلام بکە دوایی دۆستان بێنێتە کۆمەک. بەڵێ هەرچەندە و کاتش زۆر دێ بەڵام بە پرسیارێک لێرە دروست بوو ئەو قۆناغ یەکەم دامان نا تێپەڕ بوو کە پێشنیاری کرا قۆناغی دومیش کە تێپەڕ بوو زانستگای کوردستان پێشنیارەکەی ئاشکرا کرد و کۆمەڵک بەڕێز هاتن کەم کوڕەکانی ئەمسا کرد دوای ئەوە دانیشگای یان زانکۆی کوردستان سەڵاحیەت و دەسەڵاتی ئەوەی هەیە کە شتێکی قەتعی بکاتە شتێکی فەرمی ڕێنووسێکی فەرمیان دووبارە دەگەڕێتەوە دەوڵەت و لە تاران لەو شوێنێکە مامۆستا عەزیز باس کرد پێویستە تۆمار کرێ و ئەو بابەتانە پێویستە زەبت کرێ چونکو لە زانستگای کوردستان ئێستا ڕشتەی زمان و ئەدەبیاتی کوردی هەیە گروپی زمان و ئەدەبیاتی کوردی هەیە و دەرسی پێدەخوێنن زانستگای کوردستان وەکو بەشی ئەمدی وەکو بەشی ڕۆژهەڵات من پێم وایە ئەو سەلاحیەتەی هەیە ئەوەی کە کاکەزیزی خۆشەویست بە درستی ئشارەی پێکرد ئاماژەی پێکرد دەرس خوێندن لە قوتابخانەکان لە وەزارەتی پەروەردە بوو بەڵام لە زانستگا ئێستا خوێندنی کوردی ڕەسمیە و جێگای تایبەتی خۆی هەیە شتێ تریشتان ئەرزکەم چاپکردنی کتێو بە زمانی کوردی لە ئێران کێشەی نییە بەڵام فقط دەرس خوێندن لە وەزارەتی پەروەردە ئێستا مشکلی ئەوی شتایەکی ئازمایشی حتا دەستی پێ کردووە بەڵام زۆر ڕەسمی نییە بنابەرین زانستگای کوردستان ئەو سەلاحیەتەی هەیە کە وەکو بەشی خۆی وەکو بەشی کوردستانی ڕۆژهەڵات ئەم کارە بکات ئەمە یەکشت دوم ئەوەی کە زانستگای کوردستان جەختی لەسەر ئەوەیە کاکە هاوکار کە ئەم کارە وەختێ بکرێتە ڕەسمی کە ڕای کوردستانی باشوور و بەشەکانی تری کوردستانیش بەشە زانستگاییەکان و بەشە فێرکردنیەکانی ئەو بەشەکانی تری کوردستان ڕای ئەوانیشی لەسەر بێ ئەنە زانستگای کوردستان نایەوێ تەنیا خۆی ئەمە بکاتە ڕەسمی هەیەوێت ڕای کوردستانی کانی تریشی لەسەر بێ کاکجان دەمەوێت بەس ئەکەیت بمەوە ئەگەر زانستگای کوردستان متفق بوو موافق بوو لەسەر مۆزوع تەواو دەبێتە فەرمی پێویست بە گەڕان بۆ دەوڵەت نییە نەخێر چۆن ئەرزم کرد دەوڵەت ئیجازەی ئەوەی بە زانستگای کوردستان داوەکە فێرکردنی زمانی کوردی لە پاڵ دەست زمانەکانی ترە ئەنجام بات و خوێنکار وەرگێت و خوێنکارەکانیشی وەختێ دەرسیان تەواو بوو مەدرەکی تەحسیلیان بداتێ کاک دکتۆر جان لە ئێستا دەدەمێ ئەوش جا من یەک شتی تریشتانێشە ئاماژە بکەم حتا لە یاسای بنەڕەتی ئێرانیشە خوێندنی زمانی زگماکی مەمنوع نییە بەڵام ێستا لە ئەمەلا ئەنجام نابێ بەڵێ
ئەو نووسینی کە داتان ناوە کە زانستگای کوردستان یان دانشگای کوردستان قسەی لەسەر بکایان بیکاتە بڕیار هیچ شتێکتان پێچاپ نەکردووە؟ نەخێر تا زمانێکە ئەمە ئەو قۆناغی دووهەمەش ئەنجام نەبێت کە دۆستان ڕەخنەکانی لێبگرن و ئەیبەکانی بەرتەرەفکەن مەگەر مەتنێکی نمونەی بچووک کە بڵێن ئامە پیشنیارەکەی ئێمە مەسەڵەن لە ئەم دەقا چاپکراوە یانێ مەگەر بە عنوانی دەقی نمونە وەلی هێشتا ئەو کارە نەکراوە لە حەد دەقایەکی زۆر بچووکە ئەم کارە کراوە هێشتا هیچ کتێبێکی ڕەسمی بەم شێوەیە بە چاپ نەدراوە. دەست خۆش بێ ئەوسەرجان بە پرسیار لە کە مامۆستا هۆشنگ کرد لە توش بکەم ئێوە خەریکردنەوە تازە بە تازە ڕێنووسێک دادنین و هێشتا دانشگەش هەردانی پێدانە ناوە لە ئێستاشدا نەبوویتە فەرمی وە دیاریش نییە ئەو ڕێنووسار ئەو ها دەبتە فەرمیان دەستکاری دەکرێت بەڵام چەند ساڵێکە ئەو نزیکەی 14 ساڵێکە لە کوردستانی باشوور ڕێنووسێکی فەرمی هەیە ئەگەر بێت و کۆڕبەندێک لە کوردستانی باشوور بکرێ ئێوە بێن ڕۆلی ئێوە چی دەبێت لە کاتێکدا ئەگەر جیاوازی هەبوو لە شێوازی ڕێنووسەکان؟ من بە دوو خاڵیشە ئاماژاکەم کاک هاوکاری خۆشەویست یەکەم ئەوەی کە زانستگای کوردستان نایەوێ ڕێنووسێکی کوردی دامەزرێنێ ئەیەوێ ڕێنووسی کوردی هاوبەش دامەزرێنێ یانێ قیاسی هەموو ڕێنووسەکان بکە بزانێ ئیشتراکیان چییە پیشنیاری زانستگای کوردستان ڕێنووسی هاوبەشە ئەمە یەک مەطلب لە خزماتەوە یانێ لەواقع ڕێنووسی تازە نییە ڕێنووسی هاوبەشە ئەمە یەک بەر لێ بچی خاڵی دووەم ئەگەر وایە پەیوەندیتان لەگەڵ باشوور کردووە بۆ دروستکردنی ڕێنووسێکی هاوبەش نەخێر ئەمە هێشتا نەخێر پەیوەندیان نەکردووە بەڵام ئەمە پیشنیاری ڕێنووسی هاوبەشە وەختی پیشنیارەکەی زانستگای کوردستان ئامادە بوو پیشنیارەکە ئاراستەی کوردستانی باشووریش ئەکا جا خاڵی دووهەمەکە ئەوەیەکە ئەوەندەی کە من بیزانم من وەکو شخصی خۆم ئامادەی هەر جۆرە هاوکاریەکەم لەگەڵ کوردستانی باشوور و پێم وایە زانستگای کوردستانیش ئەگەر ڕێنووسەکەی باشووریش جیاوازی بێت لەگەڵ ئەم پیشنیارەی زانستگای کوردستان زانستگای کوردستان ئامادەی هاوفکریە بۆ لابردنی جیاوازیەکان یانێ ئەوەی کە ئێمە ئاراستەی دۆستانیەکەین و ئەوەی کە دۆستان لەو دی و هەیانە پێکەوە قیاسی ئەەکەین ڕای گشتی لەسەر هەر پیتێک بوو ئەو پیتە ئەبێتە پیتی هاوبەش بۆ هەموو لایەک یعنی زانستگای کوردستان مەوزەئی ئەوەیەکە هاوکاری و هاوفکری بکە کەواتەمە جێی خۆشحاڵیە ئەگەر ئەوان تا حەددا تازەیان هەوی نەروی بنوێنن کە بیانەوێ ڕێنووسێکی هاوبەش دروست بکەن و ئینشاءالله ئەو هەوڵەش دەی بدرێت پێشەوەی ببێتە نووسینێکی فەرمی لای ئێوە پێش بێتە ڕێنووسێک دەبێت پرێت یان مشوەرەت لەگەڵ ئەو بەڕێزانەی باشووریش بکەن لەوەیکەوە یەک ڕێنووسە بیان ڕێنووسێکی هاوبەش هەبی بۆ خوێندن و نووسین دەست خۆش بین کاکاوکار ئەگەر مەودا بوو دوایی ماوەیەکی کۆتان بیتە من بۆ خۆناغای پیشنیاری بعدیش چەند قسەیەکم بۆ کۆتا وەلێ دوایی ئەگەر کاتت بوو کاتم دێ مەمنونم ئەگەر نەفرسەتێت لە خزمەت دەبم مامۆستا حەسەن و لە پاشەوی قسەی ئەوە بەڕێزانەتر وەردەگرم ئەوانەی کە چوار کەسەکەی لە کۆتایی ماون ئەو دوای دێم وەلای جەناب بۆ پێشنیارەکە و ئەو جا ئەوانەی باشتر وەردەگرم باشە باش لە خزمەتە مامۆستا حەسەن جان ئەگەر لەگەڵ مابی باس لەو کرا ئەو نووسینێت شارجایەک لێ نییە بەڵام هەڵوێست و چ دەبی ئەگەر بێت و ئەو ڕێنووسە بووە فەرمی ئەوەی کە لە زانکۆی سنە
یان لە زانکۆی کوردستان لە سنە بووە فەرمی بەڵام جیاوازی زۆر هەبوو لەگەڵ ئەو ڕێنووسی کە بە خۆت داتناوە ئایا قبولی دەکەی یان پێوەنیت پێوە نابی بوو هەر لەسەر ئەو ڕێنووسی خۆت دەبی بڕای ئێمە ئەوەیە کە بتوانین خزمەتێکی باش بۆ نابینایان بەجێ بێ و بەدەست بێت هیچ مشکلێ هیچ کێشەیەکمان نییە ئێمە لەگەڵ ئەوە کێشەمان نییە هەر کامی زانیمان کامی باشترە ئەوە هەڵەبژێرین کێشەیەک نییە لەوە کەواتەڵە دەبژێرن و ئامادەشن قوتابێکی لەسەر پەروەردە بکەن بەخوایترەوە لە وەختێک کاتێکە شتەکە ڕسمی بوو ئەو کاتە یعنی ئەگەر ببێتە ڕسمی یان ببێتە فەرمی بۆ ئێوە نابێتە شێشە بەڵکو دەبێتە مای خۆشحاڵیشکەوە بە عمری بە حکومەوەی کەوات و کەسێکی تەمەنیش هەیە و دەمێشت لەسەر ئەو نووسنی خۆت لێڕات بڕزانم ئەو پرسیارە لە مامۆستا عەزیز دەکەم ئەگە بە کورت وەڵام داتەوە و دەسمە لای ئەو بەڕێزانەی ئەو چوار بەڕێزەی کە پێویستە قسەی خۆیان بکەن و ئەگەر تێبینێن لەسەر قسەی ئەو چوار بەڕێزەی یەکەم دار هەموو بکەن مامۆستا عەزیز ئەگەر بێت و کۆڕبەندێک کرا لە باشوور و بەڕێزیشتان بانکێشتکران ئێوە ڕۆڵتان ستەبی لە کاتێکدا ئەگەر نووسنەکانی ئەوان جیاواز بن لەگەڵی ئێوە یان ئەوتە کۆڕبەندە پێش ئەوەی کە نووسینەکە لە سنە بتە فەرمی کرا مامۆستا هاوکار لە پانەلی دووەمدا مامۆستا لۆقمان باسی ئەو کێشە و گیرۆگرفتانەی کرد کە لەسەر وینبرەیل و یەکدانە بەرنامەی کۆمپیوتەری دیکە بۆ پیتە کوردیەکان کە چەندە زەحمەتیان کێشاوە بابەتیەوە لە سوید و لە وڵاتەکانی دیکە بەواقعیت ئەوەیە خۆ ئێستا پیتەکان زۆر بڵین کێشەی لەسەر نییە بەڵام شێوەزاری نووسینەکە بەڵام بەلای منەوە زۆر گرنگترا من بەڕاستی لێرەدا من بۆ خۆم ناڵم بەڵام هەر کەسە پسپۆر بوو زانا بوو لەو بارەیەوە بانگێشت کرێ من ئەو کۆڕبەندە پێم باشە بۆ ئەوەی کە ئەو شتە یەکخرێتەوە یەک چەند پرسیار بۆ من ساز بوو یەکەوەی کە ئەو دەقەی کە زانکۆی کوردستان خۆ ئێمە نابێ نێوی مەکان بێنین دەبێ نێوی شەخص بێنین بەواقع زانکۆی کوردستان دیارە تشکیل بووە لە کارمەندانێک کە لەوێ کار دەکەن بەواقعیت کەسێکی کە برەیل نازانێوەکو توزانم ڕئیسی دانشگا بێ هەر کەسێ بێ خۆ نایزانێت دەرنەتیجە لە فکریەوەشدا نییە کە بێنە برەیلێکی فەرمی ساز کات هەر دەبێ دوو مامۆسای وەکو من چ بێتن ئەو پێشنیدا بێ بوێ دەرنەتیجە نێوی زانکۆ نێنین نێوی خۆمان بێنین کە ئێمە لە فکریەوە کارە داین لە زانکۆی کوردستان ئەوە باشترە دوایەوە دەقی ئەوەڵی ئەم کارە چۆن دراوە بە زانکۆی کوردستان لە چۆوە بووە سپاس بۆ تۆ مامۆستا هاوکاری بەڕێز و بۆ هەموو هاوکاران و حەزربوانی دەلەسەر ئێستا چمە لای ئەو جار بەڕێزەیتر ئەوی کە ئەم بڕیارە قسەی خۆیان بکەن لە چەند خولەکێک و ئەگەر تێبنیشان لەسەر قسەی ئەو مامۆستایانەی پێشوە بوو با بکەن یەکەم جار چمە لای مامۆستا سەباح قوران لە مەریوان مامۆستا سەباح لە چەند خولەکێک قسەکرد هەیە بیکە فەرموو و تێبینی خۆش لەسەر قسەکەیوان ئەگەر هەیە لە خزمەتی هاوڕێیانی خۆشەویست بەڕێزان ئامادە بووان هیوادارم کە حاڵی هەموو لایەکتان باش بێ تەشەکر و سپاسی خۆم ئاراستەی ئەو بەڕێزانەکەم کە قسەیان کرد لەسەر ڕێنووسی برایلی کوردی بەڕاستی هەموو قسەیەکیان کرد قسەکانی هەر هەموو لایەکیان جوان بوو پێشنیارەکانیان باش بوو بەڵام شتێک کە ئەمێنێتەوە بۆ خۆم وەکو نابینایەکی کورد ئێستا بەلای منە گرنگ نییە لەکوێ کوردستان ڕۆژەڵاتە باشوورە ئەوەی کە هەم نابینایەکی کوردم من وەکو نابینایە پێویستم هەیە بەوەی کە ڕێنووسێکی کوردی بێم بەو ڕێنووسە بتوانم بنووسم و بتوانم بشخوێنمەوە شتێک کە ئەمێنێتەوەیە کە ئێمە دەست لەوە هەڵبگرین تاکەی ئەمە من بۆ خۆم بم ئەو بۆ خۆی بێ هەرێکی بۆ خۆی لە سازێک وەکو پێشینیانی ئەفەرمون لێ بدەین یعنی بیژەنین هەرێکە سازێ بژەنین بەڵکو ئەم سازانەکەین بە یەکێ وەکو تیپێک وەکو گروپێک ئەم کارە بکرێت یەکدەنگ بین هاوڕێ بین هاودڵ بین سێمش من وەکو خۆم تێبینیمەوە وەختێ لە کوردستانی باشوورە زیاتر لە 12 ساڵە بە شێوەی فەرمی بە ڕێنووسێ کارەکردێت
ئەم ڕێنووسە پێم وایە شتێکی نەبێ بۆ ئەوەی کە ئێمە بیگۆڕین بەداخۆ منۆکو خۆم مەکو نابینایە لە کوردستانی ڕۆژەڵات تا ئێستا هیچ زانیاریەکم لەبارەی کوردستانی باشوورە نەبووە لەبارەی ڕێنووسەکان و نەبووە من وەختێتوان بۆ ڕێنووسەکارکەم چ نیازێکا بۆ کە دووبارە من بم ڕێنووسێکی تر ئەبداعکەن ڕێنووسێکی تر بەرهەم بێنین وەکو ئەوەی کە دۆستان فەرمویان ئێستا زانکۆی کوردستانیش خۆی بۆ خۆی تەنها پێم وایە ئەم ڕێنووسەکە ئەگەر قەرارە دروست بکرێت قەرارە تەئید بکرێ بچەسپێنرێت فەرمیکرێتەوە پێم وایە تەنها بۆ زانکۆی کوردستان بێ کاتێکە من لە ڕۆژەڵات لە باشوورە خەتی هەیە 12 ساڵە پێ نووسم و پێ خوێنمەوە من تر هیچ نیازێک نییە بەوە پێویستێک لەم ڕێنووسە ئیستفادەکەم بەکاری بێنم لەبەرەوە بەنظر من بۆکو خۆم پێم باشە هەرم ڕێنووسە نیازێکی بە گۆڕانکاری نییە نابێ ئەمە دەستی بۆ بین هەرم ڕێنووسە بێن لە زانکۆی کوردستان ئاویشە بەکاربێن قەیچێکە مەگەر ئەو ڕێنووسە بیناییەی کە هەیە وەکو ڕێنووسی کوردیایەک و لە زانکۆی کوردستانە لەسەری باس کریا کە گۆڕانکاری تیا بکرێت دیانە کاوکار پرسیارێ بمنام لە خزمەتانە خۆشبی هیچ دیترت ماوە لەسەر قسەیە بڕێزانە پێشویان تاوا بچمە لای مامۆستا خالید وەڵا عەرزم کرد فەرمایشەکانی هەر هەموو لایەکیان جوان بوو هەرێکە بۆ خۆی بۆچوونێکی باشی بوو بەڵام لە کۆتاییە پێم وایە فقط ئەو ڕێنووسە گۆڕانکاریتیان نەکرێت و ڕێنووسەی باشووری کوردستان فەرمی بکرێتەوە باتەوە جەبەوە کە ئێوە هێزی دەوڵەتان هەیە بە دەوڵەت دەتوانن فەرمی بکەنەوە پشتگیری لێ بکەن و پێم وایە کتێبیشی پێ چاپ کریا بە کاوکار تا شوێنە من بزانم وە 12 ساڵیشە لە پەیمانگاکانە پێ خوێندێت و پێ نووسرێت ئەوە 2 ساڵ لەسەر نووسنی نوێیەکە ئەگەنا پێمترەوە 20 ساڵیش دەبیەوە هەر نووسنی برایل بە کوردی هەیە و کاتێکە شتی کا هاوکاریان کاتێکە شتێکی وا هەیە چ نیازێکا بەوەی من هەڵسم بۆ خۆم شتێ بنووسم زانکۆی هەڵسێ بۆ خۆی شتێ بنووسی ئەگەر بەوە بێ زانکۆیە پەیمانگایە هەر کەسێ بۆ خۆی ڕێنووسێکی تایبەت دابنێ پێم وایە وەکو شتەکانی ترمان بە هیچ کوێ ناگەین بە هیچ شتێ ناگەین بەڕاستی زۆر جوانە پێشنیارەکەت هیوادارم ئەوانەی کە ئەو دووبەڕێزە بە تایبەتی کە لێرن مامۆستا هۆشەنگ و دکتۆر نەسروڵڵا کە واجهەی ڕسمی و ئیشەنە هیوادارم ئەو تێبینی لەبەر چاو بگرن کە بەڕاستی ئەوەی مامۆستا دەڵێ ئەو پەڕی پاراسی نەگریزی و هاونووسی و ڕێنووسەشی هاوبەشە بەڕاست دەچمە لای هاوکار ببەخشە شتێکی تر بوو من وەکو خۆم ئەم پرسیارم بۆ پێش هات ئایەک و بەڕێزان وەکو لێژنەی زانکۆی کوردستان حکوومەتەیە کە خەریکی کارن چەند زانیاریان هەیە لەبارەی دەربارەی ئەو ڕێنووسەی کوردستانی باشوور پێم وایە ئەو پرسیاریانە لێ بکەی جوابمان بنەوە مەمنونیان لە مەمنون جەنابی شتە زۆر باشە سپاس ئەو پرسیاریان لێ دەکەم دڵنیا بە ئەو پێشنیارەکەم شانێ دەپرسم بەڵام حەز دەکەم قسەی بەڕێزەکان تریش بگرم ئینجا ئینشاڵڵا پرسیارەکان لێ دەکەم و ئەگەر لە بیرم ما تەبعاً دەست خۆش بێت سپاس لە خزمەتان مامۆستا خالید فەرموو سڵاو ڕێزم هەیە بۆتان زۆر سپاس لە هەموو بەشدار بووان لەبارەی ئەو شتانەی کە ئەو مامۆستانەی قسان وەکو مامۆستا هوشەنگ و دکتۆر نەسروڵڵا و مامۆستا حەسەنوانە واقعان شتەکانیان زۆر جوان بوو بەڵام ئەمە بەحسمان لەسەر ئەوەیە کە ڕێنووسێ تازە بێت ئەگەر خۆب لە کوردستان ئەلان ئەو کارێکە کاکسەواوتی کە ئەنجامی ئەدەن منیشە لەسەر ئەو قسەمە بەڵام گرفتی لێرە هەیە ئەلان لە باشووری خەریکن خۆ بەحس لەسەر گۆڕانکاریە ئەگەر قەرارە گۆڕانکاریەکی زۆر جوان ئەنجام بدرێت هەم دانیشگا و هەم ئەو کەسانی کە ساحبی یانە خاوەنی بیرروباوەڕێکن لەسەر کوردی وەکو مامۆستا حەسەن یا هەر کەسێ ئەوانە بانگەشتە بکرێن بۆ بێت لەوێ دانیشن ئەو گۆڕانکاری بە جوانی ئەنجام بن لەسەر ئەو شتەی کە لە کوردستان یانە لە باشوور هەیە من پێم وایە کارەکان ئەوانیش زەحمەتیان کێشاوە لەسەری هەوڵیان داوە نابێ شتەکان ئەوانیش لە بەرچاو نەگرن وەکو زانکۆ بەڵام وەکو مامۆستا هوشەنگ و کاک نەسروڵڵا من مامۆستا هوشەنگ تاوجێگە بزانم لە 20 ساڵەمەوە بەر من خۆم دەفەیەک لەگەڵ کاک هۆگر و کاک ئومیدی سەحراییە دانیشتبوون
لەو کاتەوە هەرها بە شوێنیەوە ئینشاڵڵا کە خۆ بەوەتانە بە نەتیجەی ناوزانکۆ و ئەو جۆرەشتانە هەوڵی داوە بەڵام خۆ لەوە کە کەڵکی زۆرتر وەربگیرە دیسە دانیشگا کوردستان تەنها بۆ خۆی فەرزکە لە 5 نەفەر و لە دروستە لە مامۆستا حەسەن و لە شتەکان کەڵکی وەرگرت بەڵام ئیستا کە شتێکی ئامادە بوو هەیە یانە شتێک هەیە لە کوردستانی ئەودیۆ منیش پێم وایە کە بێن بە یەک و هاوبەش بن و بچین بۆیە هەنی ئەوانەی کە ساحبی تێگەشتن لەو بوارە هەن لە خەتی بڕێلی کوردی و لە سەر زوانی کوردیە ئەوانە بێن لەگەڵ ئێوە لەگەڵ باشوورە کۆبوونەوە ئەو کارە ئەنجام بن پێم وایەمە شتێکی زۆر جوان و ڕێک و پێکیشە گۆڕانکاریە گیانی گۆڕانکاری لازمە کە ببێت بەڵام ئەوەی کە چون بەحسی لەسەر ئەوەیە کەمە باشتر بتوانین شتەکە بخوێنینەوە ئیسا کەسێک فێر بوو بێ خەتی بڕێلی کوردی گۆڕانکاریش بەسەرابێت و مامۆستا هوشنگ وتی ئینسان زانیاری ڕۆژ بە ڕۆژ زیاتر بابێ ببێت هیچ ئێشکاڵێکی نییە لەوە زۆر سپاس هاوکارەگە پرسیارێکت هەست من لە خزمەتە دەستخۆش سپاس ڕێزیشت دەسمە لای کاک مەهدی لەبانە دوستان سڵاتان لێبێ دەنگم هەیە بەڵە دەنگ دێ سلااو تۆش سڵاو لە هەمووی دۆستان ژین دەستخۆشیەکەم لە کاکە هاوکار و دۆستانی کەشکە ئەم گەیان داناوە لە خزمەت دۆستانە هەم بەسپاسیش بۆ ئەو چواردانە ماوەستایی کە قسەیان کرد بەڵکان دێکم لە بابەتی قسەکانی دۆستانە نازم بن یەکتانی ڕاوەستن هەر دەنگم دێ دۆستان بەڵە دەنگ دێ بەڵام ئێمە بێدەنج لە قسەکەی سەفحەکەم ڕاگرت بۆی کە ناوینەکەم بۆ من لە بابەتەکە عەزیزەوە دەست پێەکەم کاکە عەزیز سڵاو لێبێ دۆستان من لەم بابەتانە چەندان شت زۆر بەگێژاوە بینم ینی شتێکە بینم کە بخۆشم دیار نییە یەک لەو بابەتەی کاکە عەزیز فەرمووی خەتێکی داناوە من چوومە ماڵی کاکە عەزیزیش ینی پارتنە ساڵەوە پێچوو ئەو وەختێکە بانگەشەکدا و بڵاو بۆ دەنگ هات کە خەتی ڕێلی کوردی دانراوە چوومە ماڵی کاکە عەزیز لەوێش تا ڕادەیەک میشا بابەتەکان کرد هەر هەمووی نیشان نەیە ئەمە فەرمیوەکەم جا و نیشانتانەیەم زانکۆی سنێش کارێکی وای کردووە وەرەوە پێشیش هەر هەوڵان ئەو هەوڵانی داوە بەڵام یەکش لێرە لە نێوانی هەموویانە هاوبەشە ئەوەی کە هیچ ئێمە هیچمان نەدیوە نە خەتەکەی عەزیزمان دیوە نە خەتەکەی سنەشمان ینی وەکو شتێکی دوورە دێ وەکو شتێکی نادیار هەڵێن شتێک هەیە بەناوی عەزیز عەزیز خەتێکی دوور ناشرەفەتی زانکۆی ئەوە بەوە بابەتێ کە هیچی بەرچاو نییە ئەوەی کە بەرچاوە نووسینێکە کە لە باشوور پێنووسێ و بە دڵنیاییەوە بێ ئەو نووسینێکە لە باشووریش پێنووسێ هەڵی ببێت یعنی ئەگە هەڵی نەبووایە ئەم هەمووە میتینگ و قسەکردن و شتانە دروست نەبوو لە دۆستان مامەکە و ماسا لوقمان و کاتە هاوکار و کاتە ڕێبین و ئەو دۆستانێکە کە هەوڵەیەن کە ئەو بابەتە باشتر وەکرێت من هەر ساڵی پێشوو لەگەڵ کاگە ئومید سەلیم کات بۆ بانە سەمانەکە زۆری مەسەن پرسیارەکان کەلەیەک ئالەویا بۆ ئەوە چیدانە ئالەویا بۆ چیدانن لە بەزەجگایەکە کاگە ئومێ هومێدیش ئاماژەی بۆ کە پڕاستی لەویا کەمیمان لەویا کێشەیە لەویا کێشەیە دیارە بابەتەکە لە باشووریش کە زۆر کاری پێکراوە بەڵام بەهۆی ئەوەی کە دەستگایەکی فەرمی کاری بۆ نەکردووە و زۆرتر خۆبەخشانە ماوەستاکان کاریان بۆ کردووە کتابەکان پێیان نووسیوە دیارە شتێکی زۆر بەرچاو و گرنگ لەوێش دروست نەبووە دوایی دێمە سەختەکان کاکە هوشەنگ سڵامێ بۆ کاک هوشەنگی شەریعەتی دەستی عەزیز من پرسیارەکەم ئەوەیە لە کاک هوشەنگ کاک هوشەنگ ئێوە فەرموون ئێمە ئەو خەتەمان دروست کردووە بڕیلمان دروست کرد ئامادەمان کردەوە بۆ شاریستنە ینی چی ینی شاریستنە جیاوازێکی لەگەڵ شاریبانە یا شاری بۆکان یا شاری سەقز من ئەوم زۆر پێ سەیرا ئەو ئەسم بۆم دەرناکەوێ ئامادەمان کرد بۆ شاریستنە ینی چی ئەوەش بابەتێ بابەتی سێوەم
ئەوەی کە نامیلکەیەک با هاتە دەرەوە لەم هاوینە هاتە دەرەوە بە کاکستانی سەلیمی و بە هەوکاری دانشگا کوردستان و ئەوانە یەک دانە دەقی فەرمی کەوا بە 2000 نامیلکەشی لە چاپکرا و بڵاو کراوە بۆ بەهزیستیەکان بۆ ئەنجومەنەکان بۆ ژنەکان هات بۆ ژێژنەکان دامەکان هات کە هەڵەیەکی فوق العادە زۆریش مواصلەحەسەنیش دیوێتی ئەو نازان بێگەر قەرار زانکۆ کوردستان ئەو کار بکە و عرفانی سەلیمی لە زانکۆ کوردستان کارەکە لە بەشی نابینان و دڵنیام ئاگاشی لەوە هەیە کە ئەو کارە ئەنجام ئەبێت کە فتێکی فەرمی دەرێ من نامیلکەشی بووهات بۆ هەموو هەڵا زۆرەوە بووی کە دوای پیان دەستگا ئەو تەڕێگرەوە بمێنێ جیا لەوەش ئەمە بچمە سەر بابەتێکی کە ئەو بابەتش ئەوەیە کە بوونی نووسین بە خەتی بڕیل هیچ پەیوەندێکی بە خوێندن لە سەرەتاوە نییە یعنی ئێمە لە قوتابخانەکانە بخوێنین وەکو ئەوەی کە بەرگەریمانەکەن لە وەزارەتی پەروەردەوە کە ئێمە لە ناتوانین بە زمانی کوردی بخوێنین لە ئەوڕێ منداڵیەوە چونکە هەموو خوێندنەکان لە زۆربەی وڵاتەکان لە دنیا بەشکی فەرمی هەیە و بەشێکی غێری فەرمی هەیە ینی بەشێکە هیچ پەیوەندێکی بە حکوومەتی مرکزیەوە نیە ئەگەر وا بووایە ئەگەر وا بووە لە ڕۆژهەڵات نابووایە هیچ کەسێک پێمە ئەوەی ئالم نەسڵەیە کارەکات و هاتووە لە دەرەوە کتێب ئەنووسێ هەمووی لەو وەزارەتە پەروەردە پێکاتەوە کە نەهێش بە زمانی دایکی قسەی پێ بەڵام هەر بۆ شێوازە کتێبی کوردیە درێتە دەرەوە بە کوردی ئەنووسێ بە کوردی شعرە کوتێ بە کوردی بیرەوەری ئەنووسێ دیارە داڵغە هەیە یعنی داڵغەکە ئەوەیە کە من ئەبێ بە کوردی بنووسم ئەگەر لەناو قوتابیەکە بە فەرمی نەبوو بۆ خۆم دێمە دەر لە ماڵەوە بۆ خۆم کارەکە گرنگ ئەوەیە کە من وەکو یەک دانە نابینا شەوێک ڕۆژێک بیرەکەما بە بیرۆکەی خۆم بە کوردی بنووسم جا من 9 ساڵمە 10 ساڵمە 15 ساڵمە هەر چەندێکە هەمجا چوومە زانستگا گرنگ ئەوە نیە گرنگ ئەوەیە من ئەمەوێ بیرۆکەی خۆم وەکو یەک دانە ئینسان بە کوردی بنووسم چونکە من بە کوردی قساکەم بە کوردی ژیانەکەم لە ناو شارەکەی خۆما بە کوردی زۆر جای بە کوردی ئەنووسم بەڵام ئیسێ ناتوانم گرنگ ئالەوەیە بۆ من ئێمە زۆر مەسەلەن ئێمە موسیقی لە ناو زانکۆ لە ناو قوتابخانەکانە فێر نابین بەڵام هەریکن لە دەرەوە کارەکەین لە ناو قوتابخانەکانە وەردشکردن فێر نابین بەڵام بە خۆمان لە دەری کار لە دەرەوە کارەکەن تێقەی ناکە با بڕێ کوردی دێنە بە لە دەرەوە کار کە من لەوە زۆر لایانی دۆستانەگرم و دیارە ئەم داڵغا نەبوو من زۆریبەی دۆستانی کەش هەیە لەو بابەتەیە کە گرینگە زبانی زگماکی نووسینەکەی گرینگە ئیسەر چ بە بڕیل بێت چه بە هەر شێوازەکە بێت کە ئەم ساڵ پەنێلێکیش هەر لە ئێرانسپیدا ڕۆژنامە ئێرانسپی نابینانە بەڕەوەش کە من چەندان هۆکارشم بۆ بابەتەوەی ناو کە خودی نووسین بە بڕیل بۆی نەگنابینا چەندە گرینگە جیالەوەی کە بە چ زمانێکن هەر خودی نووسین بە بڕیلەکە میز هەر لەسەر باوەڕم کە پێکهاتی زانکۆی کوردستان لەگەڵ باشوور بە دڵنیایی پێکاتێکی باشە بێت بە دڵنیایی لە باشوور لە 15 ساڵ 20 ساڵە کە بە شێوازی فەرمی کوردی بە بڕی ئەنووسێ و ئەخوێندرێتەوە ئەوان دەستکەوتێکی باشیان هەیە لە ئیجاکەیە دۆستانی ئێمەژە لە ڕۆژهەڵات داڵغە و دڵەڕاوکەی ئەوان هەیە ببورن داڵغی ئەوان هەیە کە ئەم بابەتە بۆ نابینەکانی ئێرە دروست ببێت و بتوانین ئێمەش قسەکانی خۆمان ڕاکانی خۆمان هەر بە زبانی کوردی بن سەرکەوتوو بن بژین دەستخۆشبی مامۆستا مەهدی جان دەستخۆش سپاس کاک دکتۆر ناسر کاکتۆر ناسر ئەگەر ئامادە بی کاک دکتۆر سڵاوێزمێ لەخمەتەوە و بیسەرانی خۆشەویستە دەستخۆشیەکەم لە مامۆستا هاوکار مامۆستا ڕێبین و تەواوی و کەسانەی کە ئەم بەرهەمەیان پێکێناوە دەستخۆشیەکەم لەو مامۆستانەی کە سەبارەت بە دامەزرانی بڕیل لە ڕۆژهەڵاتە قسەیان کرد و لە تەواوی کەسانێکە لەم ڕێگەیە حەنگاویان هەڵگردووە و بەڕاستی دەستپێکردنی ئەم کارە خۆی زۆر گەورەیە گرنگە و ئێمە پێزانینمان هەیە بۆ تەواوی ئەم زەحمەتانە من گەرەکم نییە ئەو تێبینیانەی کە دۆستان فەرمیان تکراری کەمەوە
بەڵکو بە چەندانە خاڵ ئامانجار یەکێکی ئەوەی کە ئەم پرسیاریان پرسی مامۆستا هاوکار لە مامۆسایانی ئێمە مامۆستا وشەنگ مامۆستا عەزیز مامۆستا نەسرڵڵا کە ئەگەر ئێمە بین ئەم ڕێنووسە هاوبەشە لە باشوورە بە سورەتی فەرمی دامەزراوە ئێوە تا چەندێک دێن ئەم شتە قبوڵەکەن و لە ڕۆژهەڵاتیشا دامەزرێن وەلێ خۆ بەم پرسیارەشەیە لە باشوورە چەندێک بەم کارەکە دەست پێکراوە لە ڕۆژهەڵاتە ئەوانیش پێزانیان بۆ هێوە ئەم هاوبەشیە قبوڵە بەشێکی تری من ئەڵێم فەرمی وا نەبینین کە حکوومەتێک لە هەرێم یا لە ئێران لە ڕۆژهەڵات یا لە باشوور دێن ئەماڵن ڕەسمی بوو تەواو بوو بەڵکو فەرمی بین سەرتر بیبینین بۆچی وازانین هەر لە ناو باشوور یا لە ناو ڕۆژهەڵاتە دەی ئەی سپا و دووسپا دووبارەشی ئێمە دامەزرانێکی ترمان بێ بۆ باکووریش بۆ ڕۆژاوەش یعنی ئێمە خەریکین کارەکەی خۆمان زۆر کێشەکەمان زیاترەکەینەوە باشترەوەیە کە لە جێگەیەکۆ دەست پێکەین نە ئەوەی کە لە چەند جێگەوە دەست پێ بکەین ئێمە بین بەشەکەمان ئەو فەرمیەکەمان جەهانی بەنەزەرا بگین ئێستا ئێمە ئۆرگانێکمان هەیە ئۆرگانیزیشنێکمان هەیە بە ناو یونسکۆ کە سازمانێکی مللی متحدە یونایتد نیشنە لێوێ دێن زۆریەک لەم کارە کەلتوریەکان سەبتەکەن هەروەکە لە ئارتیکلی ئیسی کۆنڤانسیۆنی کەمەندامانی 2006 هاتووە شتایە وەکو برەیل یەکدانە کەلتورە بۆ نابینایان کە ئەشێ حکوومەتەکان بیناسن و قبولیکەن ئێستا چ لەلایەن فارسەکان وێ چ لەلایەن عەرەبەکان وێ چ لەلایەن کوردەکان و لەلایەن هەر کەسێک و هەیە شێ بناسیە و خاڵێکی تریش کە ئەشە ئامانجی پێ بکرێت ئەمەیە کە ئێمە نابێت دواکەوین دواکەوتنەکەمان چۆنە ئێستا پرۆگرامهای کامپیوتەری هاتووە و برەیل بە سوورەتی کامپیوتەری خەریکە دامەزرێت وەکو نەوتەیکرهایەکە هەیە خۆ ئێمە برەیلە کوردیەکان ئێشتا نەمانتوانیە هاوبەشیەکمان بێت لە برەیلی کوردیا لە بینی حتا لە ناو خودی ڕۆژهەڵاتە لە ناو خودی باشوورە ئێستا چۆن گەرەکمانە بۆ پرۆگرامەکەی دەست پێیاکەین و بگەین بە برەیلێکی هاوبەشی کامپیوتەری و خاڵێکی تریشکە گرنگە هەروە کەوتیان ئێمە لە مێشکمانە برەیلێک فێر بووین ساڵهای ساڵ بۆ خەریکین کارەکەین وەلێ بەعزە وەختەیەکەی تر ئێمە ئەشێ گۆڕانکاریمان بێت منیش بەرەم باوەڕەم کە ئەکرێت هەروەکە کۆتانویسی هات کە ئێمە ئەشێ پیتەکان کۆتاکەینەوە بۆ ئەوەی کە کاغەزەکان کەمترۆ بن هاتین کنار هاتین لەگەڵم شتا چارەمان نەبوو و قبولمان کرد و ئەم دامەزرانە خەریکین کەڵکی لێوەرەگرین ئەوەیە کە زۆر نابێ کێشەمان لەسەرەوە بێت و لەم شتە بترسین بەڵکو من وا بیرەکەمەوە کە ئەشێل هەم باشوور هەم ڕۆژهەڵات و چوارپارچەکە جەهانی فکرکەینەوە لەم شتە و هەر کامێکمان کۆتا بین و باشترین ڕێگەکە ئینتخاب بکەین هەڵبژێرین و وا بیرەکەمەوە ئەگەر شتێکیشمان بێ کۆ دامەزران وانییە کە تابەت سابت بێەوە بڵین تا دنیایە شتە هەرەمێنێتەوە بەڵکو ئێماشێ کۆمیسیۆنێک یا شتێکی گروپێکی مشتەرەکمان بێ هاوبەشیمان بێ کە هەر ساڵ یا چەند ساڵڕای دانیشتن بێت و ئەگەر گۆڕانکاریەک پێویستە بە پێی شەرایط ئەم گۆڕانکاریانیش بە عەمەڵ بێنن دەستخۆشیتان لە یەکەم دیسان کاتی دۆستان ناگرم هەموو کاتێکتان خۆش دەستخۆش سپاس مامۆستانی بەڕێز مامۆستا عەزیز مامۆستا وەشەنگ هەم مامۆستا دکتۆر نەسرڵڵا مامۆستا حەسەن کۆمەڵە قسە کراوە بزانم زۆربەی زۆریان پەیوەندی بە هەمووتان هەبوو
بەڵام ئەوی کە لام گرینگە پرسیارەکەی کاک سەباحی دووبارەکەم و کاک سەباح پرسیارەکە دووبارە دەکەوێ یا دووبارەکەم لەوەیکەوە ئەگەر ڕێنووسەکی چەسپا و کە چەندە ساڵە هەیە لە باشوور ئایا بۆ شارەزاییتان لێ هەیە یان بۆ سوود لێ وەرنەگەیان بۆ هەرە ڕێنووسە نابن لە زانکۆی سنا بیکەنا فەرمی چ مامۆستا هۆشێک چ مامۆستا نەچڕا وەڵام دات و سوپاسێنە سپاس دۆستانەکەم ڕستنەهایەکە گرتیان بەرحاڵ ئەمە ئاکانی بیرکردنەوەی گشتیە کە هەڵە و سەرچاوتیەکان بخرێتە بەرچاو و تێبینی لێ بکرێت و ئەو هەڵە و ئەی بۆ ئیرادانە بەرتەرەف بن لەسەر پرسیارەکەی کاک سەباح پێم وایە کاک ناسر لە قسەکانی کاک ناسرە بەشێ لە وەڵامەکە بوو بەڵام من ئاماژەیەکی ڕوونتر بکەم لەسەر ئەم مۆزوعە لە کوردستانی باشوور ئەوەی کە ئەوەندەی کە ئێمە بیزانین شتێکە دروست کراوە لەسەر شێوە ڕێزمانی عەرەبیە و من لەگەڵ چەند کەس لە دۆستانی سلێمانیش کە بەحسم لەسەر ئەم مەسەلە کرد لە خودی کوردستانی باشووریش تۆزێ جیاوازی هایەک هەیە کە لەسەر پیتەکان چی دابنن هەر بۆیە کە لە کوردستانی باشووریش ئەیانەوێ لەسەری کار بکەن و کەموکۆیەکانی بەرتەرەف بکەن یانێ هێشتا پێگەی ئەوە هەیە کوردستانی باشووریش لەسەر ئەم مەسەلە کار بکرێت من ئەم پرسیارەی کاک سەباح گرێ ئەدەم بە مەطلەبێکەوە کە کاکە مەهدی فەرمووی کتێبێک دەرچووە کتێبێک دەرچووە ئایا ئەگەر هی ئەو شێوەی زانستکە کوردستانی ئەمەی چییە ئەو کتێبە کە دەرچوو لەسەر شێوە زمانی شێوەی ڕێنووسی لاتینە بەرنامەکەشی هین شرکەتە ئینداستریە ئەو شرکەتەی کە چاپگەرهای برێل دروستەکە لەسەر ئەوانە بوو کە نازانم ئەوانیش من تێکۆشیم کە بزانم ئەوان لەکوێ هێناویانە ئەوەم بۆ ڕوون نەبووە بەرحاڵ ئەم بەرنامە ئیسا مستەجل بووە لەسەر بەرنامە چاپگەرەکانی ئیندیکس لەویا هەیە ئەو کتێوە بەو شێوە چابووە یەکێ لە مشکلاتێک کە ئێمە پێ بەرخوردمان کرد ئەوە بوو کە خۆ برەیلێک ئەتوانێ هاوبەش بێ کە هەم بتوانێ نیازی شێوە زمانی لاتینەکە هەم شێوە زمانی عەرەبیەکە چۆن لە برەیلا زۆر لەو شتانە مشتەرەکن ئەگەر ئێمە بتوانین زمانێکی هاوبەش پێک بێنین یانێ ڕێنووسێکی هاوبەش پێک بینین بەکار هەردوو لا بێت ئەو وەختە نابینایان لەسەر لێ شێواوی نەجاتیانە بێ ئەوەیەکە کاک سەباحی خۆشەویست ئەو شتەوا لە کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی باشوور هەیە لە واقع مربوطە زیاتر بە شێمەزوانی ڕێنووسی عەرەبی بەڵام نووسینی فارسیش ئەگەر تەماشا بکەین نووسینی فارسیش هەر ئیرانی هەر مربوطە بە ڕەسمی نووسینی عەرەبی بەڵێ وەلێ فارسەکان دوو شێوە نووسینی لاتین و بۆ زمانی فارسی دوو شێوە ڕێنووسی لاتین و عەرەبییان نییە بەڵام بەداخەوە ئەم کێشە لە کوردیا هەیە ئیستا من شتێتر ئاماژاکەم دۆستان ئیزن فەرموون زانستگای کوردستان ئەوەی کە بوەکو پیشنیاری خۆی من ئەرزم کرد دانسگای کوردستان نایەوێت کە ئەمە تەنیا ڕێنووسی کوردی بێ وەکو پێشنیاری خۆی با ئەرزەی بکە ئەو ئەرزە قیاس بکەین لەگەڵ ئەوەی کە لە کوردستانی باشوور هەیە ئەم دوانە کەم و کوڕیەکانی یەکتر بەرتەرەف بکەن هەروواکە ئێوە لەو لێژنەی ئایا ئێوە شارەزاییتان لەو بڕایلە هەیە کە لە باشوور هەیە ئەم برەیلە کە لە باشوور هەیە لەسەر شێمە زمانی عەرەبیە زۆر شتمان لە ئەوانە کە دیوەتەوە هەر وەکو ئەو شێوەی کە مەواردێکا کە عەزیز هەیەتی لەگەڵ ئەوە مشتەرەکاتی هەیە لەگەڵ ئەوەی
مامۆستا مەرحوم خالیدی فەرجیانیش هەر مشتەرەکاتی هەیە بەڵام لەگەڵ ئەو شێوە زمانی لاتینەکە جیاوازی زۆرە ئیسە ئێمە ئەمانەوێ ئەو جیاوازیانە کەمکەینەوە نازانم چەندە بتانین ئەوەی کە ئێمەی ئاراستەی دۆستانیەکەن چەنە بەدڵ دۆستان بێ بەڵام مەبەستی سەرەتایی ئێمە لە ڕێنووسی یەکگرتو ئەوەیەکە پیشنیارەکەمان بتوانێ ئارەزومانەوەیە کە پیشنەوادەکەمان بتوانێ جواوگووی هەردوو شێوە ڕێنووسەکە ببێ یانێ ببێتە بنەڕەتێ بۆ گەیشتن بە یەک ڕێنووسی واحد بۆ هەردوولا جا ئیجازە فەرمونون بە زانستگا کوردستان ئەوەی خۆی ئاراستەکە ئەو وەختە قەزاوەتی لەسەرکەین و ئەو کتێبەش کە کاکمادی فەرمووی نەخەی لەسەر ئەم شێوەی پێشنیاری زانستگا کوردستان نەبووە ئێرفانی سەلیمیش فقط بە دەستگا چاپەکەی ئەوەی لەسەر داوخوازی ساحیبی ئەو کتێوە فقط بە چاپ گەیاندووە هیچ کارێکتری ئاڵوگۆڕێکی تیا ئیجاد نەکردووە ئەگەر مامۆستا لوقمان ئامادەبی مامۆستا لوقمان ئەگەر لە خەدمابی پێم باشە کە ئەو مداخەلە بکات لە دووسێ شوێنان باسی بەڕایلی کوردستانی باشوور کە من وەک خۆم حەزم نەکرد کە ئەم مداخەلە بکەم بە تایبەتەوە کە دکتۆر ناسر فەرمی کە کوردستانی باشوورش دەبێت بە ئەو جیاوازیانەی ڕۆژهەڵات ڕازی بوون یان ئەوەی کە مامۆستا نەسڕڵڵا فەرمی کە ئەویش پێویستی بە نوێکار بابەتن بەرحاڵ مامۆستا لوقمان ئەگەر لەگەڵمان بووی مامۆستا لوقمان لەگەڵمانی لۆی کە قسەی خۆت بکەی وەکو نوێنەرێکی کوردستانی باشوور مامۆستا ئیبراهیل سڵاوتانێ بێت کاکاو کاژیان دەستی هەمولایەک خۆش بی دەستی و بڕێزانە خۆش بێت کە بەشداریان کرد سوپاسیانەکەین دیارە هەموو لایەک کە هەوڵەدەن لە خزمەتی نابینایاندایە ئەو شتانی کاکرێ و ئەو پێشکەوتنانە ئەکرێ لە ڕووی برایل من یەک تێبینیم هەیە لەسەر ئەوەی کە لە دانشگای کوردستان کراوە لە ڕۆژهەڵات تێبینەکەشم ئەوەیە کە ئایا ئەو باسوخواستەی کە ئەوان کردوانە ئایا وەکو توێژینەوەیە ئایا ئەگەر وەکو توێژینەوەیە تاوان هەموو توێژینەوە پێشتی بە سەرچاوە هەیە ئایا سەرچاوەکانیان چین ئەوانی کە ئەوان کردویانە وەکو ئەگەر وەکو توێژینەوەیە ئەگەر وەکوش داهێنانیشە داهێنانەکە ئیعلان کراوە وەکو زانکۆ خۆی بەڕەسمی ئیعلانی کردوێکە ئەوە داهێنانێکە بۆ برایلی کوردی ئەوە پرسیارێک بە سەبارەت بە ئەو پرسیار ئاراستی بەڵام سەبارەت بەو بەڵێ ئەو پرسیارەت ئاراسە شوێ کردوە کە لە دوای قسەی وەڵامدا بەڵێ ئاراسەی کاک هۆشەنگی شەریعەتی مامۆستا نەسڕڵڵا مامۆستا هۆشەنگ و مامۆستا نەسڕڵڵا پرسیارەکەی مامۆستا لوقمانی ئەگەر وەڵام دەنەوە سپاس دەکەم کاگوشان فەرموو سلاوی دوبارە دەستخۆشی یەکەم دێتەوە ئەو بەڕێزانەوە لەم پانێڵە گفتوگویان لەسەر باسەکانمان کرد من لە پرسیارەکەی مامۆستا لوقمان تێ نەگەیشتم مەبەستی لە توێژێنەوە یا داهێنان چییە تۆزێک زمانی ئێمە ئیبداع یعنی ئیبداعە ئەکرێت تۆزت بۆی تۆزیحکەم بۆ مامۆستا فەرەوەڵڵا فەرموو مامۆستا گیان ئاغای شەریعەتی کاک ئەوەی کەسێک کە لە زانکۆوە بێ کە توێژینەوەیەکە کا پێویستی بەسەر چاوە هەیە کە کاتێک بەحسێک دیراسەیەکە کا شتێکەکە پێویستی بەسەر چاوە هەیە پێویستی بە مەسادر هەیە ئایا مەسادیرەکانتان ئێوە لە کوێ وەرگرتووە لە چ مەسدەرێکەوە بۆ چوونەکان تا وەرگرتووە بۆ ئەوی برایلەکەی برایلی کوردی پێدا بنێ و ئەگەر داهێنانتان کردووە ینی بەراعەت اختراع بە عەرەبی پێڵێن بەراعی اختراع ینی داهێنانێکتان داهێناوە بەڵێ ئەگەر داهێنانێکتان داهێناوە
زانکۆ بەڕەسمی ئیعلانی کردووە کە ئەوە داهێنانێکی زانکۆی کوردستانە مەسەلەن زارەکە بڕۆ مامۆستاگیان ئەزت بکەم من بۆ خۆم هەروواکە بڕێ لە دۆستکەوتیان زانکۆ بڕێ ینی دایرەیەکە کە بڕێ کادری ئیداری لێەوە بڕێ کادری هەیە کە مەسەڵەن شاید لەسەر برێل شارەزاییان نەبێ ئێمە وەکو ئەم گروپە کە من و دکتۆر نەسرڵڵا و کاک ئەلفان و چەند کەسێک تر کە خوێندکاری نابینان لە بەشی کوردستان ناسیە ئەم چەند کەسەکە خۆمان خەتی برێلمان ئەزانی و من وەکو خزمەتکارێک کە 30 ساڵ لە خوێندنی خەتی برێل کارم کردووە وەکو مامۆستایك خزمەتکارێک لایەکتانم و دکتۆر نەسرڵڵا وەکو کەسێکە لە خۆی نابینا بووە و هەر لە بدایەوە بە خەتی برێل خوێندنی کردیا و خەتی برێلی کوردی بۆ هەتک لامان وەکو یەک گرنگ بووگە کە دابنیشن لە سەری کارە لە 30 ساڵی پێشەوە ئێمە هەر دانیشتین پێ فکرمان کردێتەوە بەرادەر بەم گەرەک پرسیارەکە جنا بۆ جوابەمەوە ببەخشە تا من بگەم بەو جوابی جنابێت لەسەری خەتی برێل ئێمە دانیشتین فکرمان کردێتەوە کە بۆ زمانی کوردی چه عەلامەتایی دابنین بڕێ عەلامەتایش کە لە پێشەوە بینیمانە وەکو مەسەڵەن دۆستکەرێک ترمان کە خوێندە یانە مەرحوم فەرەجیان مامۆستاکە ئەگەر کارێکی کردوێت کاک عەزیزی خانەکە من خۆم بینومەوە ئەویش هەر ڕخنەی لە من هێشتا هەیە و دڵی لە من تۆزە ئێشاوە و بیستومانەکە لە سلێمانی و لەو لایژۆ بڕێک مەسەڵەن نقطەی پەنجیان داناوە کە مەسەڵەن لەسەر واو یا لەسەر هەفتێکە لەسەر واوێکە هەست ئەو نقطەی پەنجە لە خانەی جیاوازادا بنن ئێمە لەسەر ئەوە کە بین ئەو شتانە کە بووگمانە پێکەوە دامانیاگە و لە 25 جەلەسە کە ئەم گروپە پێکەوە بمانوە شتێکمان دامەرزاندووە لەسەر شتێکە لە بناغە بووگمانە یعنی ئەو شتەکە بە خۆمان بووگە ئەو فکرەکە بووگمانە فکرەکەمان هاوردیگە 8 کەس پێکەوە و نەفەرێکیش کە سەرۆکی هەر ئەو توژینەوەی بێسڵا کوردستان ناسیە ئەو نەفەیژە کە شارەزا بووگە لەسەر زمان و ئەدەبیاتی کوردیە ئەویش هاتیسە کۆمەکمان نە لە خەتی برێلا لەسەری وەکو ئەوە کە ئەو کارناسێک بووگە بۆ زمانی کوردی ئەویش لە کنارمانە فقط بووگە ئەو بە خەتی برێل شارەزانەوەگە حتا خەتی برێلیشمان بە ئەو فێر کرد کە ئەویش شارەزا بێت لەسەری تاپتانین پێکەوە ئەم گروپە ئەم کارە پێک بێنین بڕێ لەمانە پێشتر بووگە بڕێکی دامان مەرزاندووە نازام ئەمە جوواوەکەت ئەگریتەوە یانە من جوابەکەم وەرنەگرت کار گۆشەنگ ئەزانی چێ من ئەڵێم ئایا ئێوە ئەوە وەکو توێژینەوە پێشەشتان کردو وەکو توێژینەیەک لە زانکۆ دەرچویان وەکو داهێنانێک ئێوە زانکۆ ئەو شتەی ئێوە وەکو داهێنانێک ئیعلان کراوە لە زانکۆکەتان جارێ ئێلان نەکراوە ئێلان نەکراوە هێشتا هیچ کارێکمان لەسەر نەکردووە فقط پیتەکانمان دامەزاندووە بەبەست مامۆستا لوقمانەوەی ئەگەر ڕاگەیاندرا ئەگەر یانی تەکە پێشنیارتان کریا پێشنیار کرا وەکو توێژینەوە لێکۆڵینەوەی کە کردیتان بەحسەکە کە کردیتان یان ئەوتە ئیبداع و داهێنانە و شتێکی تازەیەکە داتان هینایە نە لێکۆڵینەوەیە کاکە ماشاکە ئەم لێکۆڵینەوە بەڵام بڕێک ممکنە ئبدائیشی تیا بێ یانە وانییە کە ئێمە مدعی ئەوە بین کە شتێکی کامڵەن و تەمامەن نوێمان هێناوە کە مەسبوق بە سابقە نەبێ سابقەی بووە لە کاری دۆستانی تریشا بووە بەڵام ئێمە زیاتر لەسەر ئەوە کارەکەین کە جیاوازیەکان کەمکەینەوە یعنی ئەوە لە بڕێشتیشیە مەسەڵەن فەرزکەن لە مختصر نوویستیە لەوەی کە چۆن برەیلی کوردی جێگەی زۆر ئەگرێ ئەو نمونەی کە مامۆستا حەسەن جارێکیان لە سوێدە و هێنایی لەسەری باسمان کرد نازانم ئێستا ئێمە هەر هیچ کامان متوجێ نەبووین کەەوە هیچەیە مەسەڵەن بۆ هەر کام لەو ئەلامەتەکان وەکو لە بیناییەکە حوتێک لەسەر پیتەکان دانێن نقطەی پەنجێکی دانا بۆ خود بە خود
خودی هەر حرفێکی برەیل دوو خانەی ئەگرتەوە و درێژایی خەتەکە زۆر ئەبوو. ئێمە هاتین کارێکمان کرد تۆزێ کورد نوویسیش لەم شتا ڕعایەت بکەین، بەڵام ئەمە لە ئەسڵا ئەکرێ بڵێن لێکۆڵینەوەیەکە کە بڕێشتی نوێشی تایە، بڕێشتی ئەبداییشی تایە و ئەم لێکۆڵینەوە منبعەکەمان شتهایە هەردوولا بووە، هەم ئەو شێوەی لاتینەکان کە بووە بڕێ پیتیان بوو لەوانە کەڵکمان وەرگووە بڕێ جاریش لەمەیکە لە شێوە زمانی عەرەبیە. ئەوەی کە من ئەیزانم شتێکە لە کوردستانی ئەمدی و دروست بوو تقریبا مشابهە لەگەڵ ئەوەی کە لە کوردستانی باشوور هەیە، یانێ نزیکیان زۆرە، زۆرتر ئەبێ لەگەڵ ئەو شێوەی داتینە ئەمە نزیککەینەوە و بێژگەلەوە شتهای زیاتر. ئیجازە فەرمونون با ئەوەی کە دانشگا کوردستان ئیسە مۆدایی ئەوەیە کە ئەم کارەی کردووە ڕای بگەێنێ ڕاگەیاندنی گشتیەکەی ئەنجام بدات، ئەو وەختە دۆستان قەزاوەتی لەسەر بکەن، ئێمەش ئامادەی وەرگردنی ڕەخنەکانین و ئامادەی ئەوەین کە لە هەر جێگەیەک هەڵەمان ببەخشە خاڵێک ئاماژە بکەم کاک هاوکار ئیجازەم هەیە فەرم خاڵێک ئاماژە بکە ئەو جلسمەلای ئەو بەڕێزانە کە دەستیان بەرز کردوتە ببەخشە من خاڵێک پێتان بڵم کە بە قۆڵی دکتۆر نەسۆڵا فەرمایشیان کرد ئێوە لە دواییە قەزاوت بکەن بڕێک لەم خاڵانژە کە ئێمە دامان نیاوە دامان مەرزاندووە بڕێکی لەسەری کارمان کردی، زۆریش لەسەری کارمان کردووە. دوای ئەمە ئەبینین کە بڕێ لەم خاڵانژە بەکاری هەتک لاکەمان دێت، یعنی ئومیدوارین کە دوای ئەوە کە ئەو لێکۆڵینەوە بوو گشتمان بتوانین سوودی لێ بگرین لەسەری کارمان کردێ بەرادر. دەستان خۆش بێ کاگۆشمەنگ دەستخۆشی لە هەموو لایەکەتەوەجێ دەستخۆشیە زانکۆی کوردستان هەستاوە بەس هیوادارین لە وەکەوەی ئێمە کردمان لە کوردستانی باشوور کاتێک کە ویستمان ڕێکەوین لەسەر شتەکان هەموو شار و شارۆچکەکانمان داوت کرد و ڕێکخراوەکان و پەیمانگاکانمان داوت کرد. ئێوە هیوادارن بتوانن شارۆچکەکانی کوردستانی ڕۆژەڵات داوتکەن بە هەمووی پەیمانگا بە مەدرسەکان و بە ڕێکخراوەکان هەموو بۆی هەموو بەشداریکەن بڕیار لەسەر کۆتایی دروستکردنی یەک شتێکت ئاراستی دەکەم مامۆستا لوقمان دەسمە لای بەڕێزانە لەبەرەوەی زۆر لەوێژە لەستەمەرکردە دکتۆر ناسر ئەوەی کە لە ساقزە فەرمووی دەبێ کوردستانی باشووریش ئەو ینی ئەوەی قبولکەن ئەو جیاوازی ئەگەر هەبوو لە ڕۆژەڵات لە کاتێکدا خۆ ئەی کوردستانی باشوور ڕسمیە ئەو شتە دەکرێت مەجای تێدایە یان ناکرێت؟ ئەی بۆ مەجالیتیانی هەموو شتێک لە گۆڕان لە مەسلحەتی نابینان دابێ ئەتوانی ئەمە مەجالیوە بکە قابلی تەفاوزە لەگەڵ حکومت بێت چگە لەگەڵ ڕێکخراوەکانی کە تایبەت مەکەمەندامەت توانی تۆ دابنیشی لەگەڵان قەنەعاتیان پێبینی بۆی ئەم گۆڕانکاریە زەرورەتەوە پێویستە بکرێ بۆ ئەوەی لە پێناو چاکسازیە وانە کاکە هاوکار من ئاماژەیەک بکەم یەک 30 ثانیە ئیجازەم هەیە سی چرکە زۆر کۆتا لەسەر فەرمایشەکەی کاک ناسر من هەر لێرە و لە کاک لوقمان دەستخۆشیەکەم و داوایش ئەەکەم ئینشاڵڵا لە دواییە ئێمە بتوانین پەیوەندی زانستگای کوردستان و ئیسە نازانم لای ئێوە چه دەستگایەک بەرپرسی ئەم کارەیە پەیوەندی ئەم دوو دەستگایە گیان وەزارەتی کار پەیوەندی من پێم وایە پەیوەندی وەزارەتی کار و زانستگای کوردستان لە دواییە پێک بێنین کە ئەو پەیوەندی ڕسمیە ئەو دوودانە دەستگا ڕسمیە بتوانن بە ئاکامێک بگەن کە ئەو هویەتەکە ئەزمانکردن ئەبێ لە شخص خارج بێت و ببێتە کاری گشتی ئەوەمان بۆ بچەست بێت. سپاسدانەکەم ببورن. بەڕێزان دەچمە لای بڕێزانی کاردستان هەڵبڕیا بەڕێزان ئەو پێشنیاری کە
زانکە کوردستان بۆ برایل کردوتی پێم وایە پێشنیارێکە تەنها وەکو پێشنیارێکی دەتوانم بڵێم کار بۆ نەکراوە چونکە وەڕاستی کۆمەڵێکەم کوڕ کردایەک لەوانە سوود بە کەسانی ئەزموندار وەرنەگیراوە تەنها چەند کەسێک لە نێوان خۆیاندا ئەو قەزیان بردوتە پێشەوە وەڕاستی بەڕاستی کاری باشڵی باشتر زۆر دوو قۆڵ کردوتەوە ڕەنگە ئەگەر بێت بۆ شێوازە بڕوە ڕەنگە چەندی ساڵشتر نەکرێ ئەو شێوازە برایلە ببێتە شێوازشی بڵێن یەکڕزی لە کوردستانی ڕۆژهەڵات بە بۆ چوونی من ئەو برا بە ڕێزانێکم ئەو چوار مامۆستاکە قسەیان کرد بیرۆکاریان هەمووی جوان و کاری باشیان کرد بەڵام پێم وایە بگەرنەوە سەر بەڕاستی ئەوە مەسەلەیەکی تاریخیە ئەوە مەسەلەیەکی ڕەوشتی ئەخلاقیە و ئەو کارێکە ئێمە دەیکەین کارێکە بۆ نەوەکانی داهاتومان پێویستە هەمومان بەڕاستی دوور بکەین لە وشەی من دوور بکەین لە وشەی ئێمە دوور بکەین لە وشەی چێ دەیکا چێ نایکە ئەو کەسێک کە ئەو کار دەگەێنێتە ئەنجام ناوی چێ و ئەستۆی چێە مامۆستا ڕێبوار مامۆستا ڕێبوار فەرموو سڵاوتان لێبێ زۆر زۆر خۆشحاڵم لە سەرەتای ئەم میتینگەوە من ئامادەم و هەتا کۆتایی ئامادەش بم هەموو قسەکانم ئاگا لێ بوو دەستان خۆش بێ خۆی لە خۆیە سازکردنی ئەم پانێڵە یەکێکە لە هەنگاوە گرنگەکان وەلو من دوو پانێڵەکەی پێشوو ئاگام لێ نەبووە بەڵام خۆی لە خۆیان سازکردنی ئەم پانێڵانە سەرەتایەکە بۆ بڵین یەخستنی ڕێنووسی برایلی کوردی و ئەوەی ئەمەیە لێرا بڵێم پێشا سەبارەت بە خودی پانێڵەکەیە هەندێک پرسیاری تیا بوو بە بۆچوونی من کە بەڕاستی ئەمە ئەبێ جارێ هەوری یەخستنی برایلەکە بین نەک ئەبوو چی بکرایە ئەبوو چیمان کردایە بۆ نەمان کرد ئەمە بۆ نەکرا ئەمانە تۆزێ بە بۆچوونی من لە بری ئەوە پرسیاری ترمان کردایە من دەستخۆشی لە هەموو لایەکەم ئەم پرسیارەش ڕەنگە بۆ هەندێک کەس جێی خۆی بێ بکرێت و بکرایە بۆ نەکراوە بۆی لە دواییە ئەو کەم و کورتیانەی کە بۆ نەبووە پڕی بکەینەوە و چارەسەری بکەین بەڵام بە هەر حاڵ ئێمە پێویستە چی بکەین یەکەم ئەوەی کە من تێبینیم کرد لێرە زۆر ناوی بۆ نمونە پیتی عەرەبی ئەهێنرێ خۆی ڕاستی پیتە عەرەبیەکەش هەمووی لە پیتە لاتینیەکانە وەریان گرتووە کەواتە شتێک نییە بە ناوی پیتی عەرەبی و پیتی لاتینی بە بۆ چوونی من دوو ئەدی پیتی غەین پیتی ضاد ئەوە مەبەستم چییە مەبەست ئەمانش بە شێوەیەکی گشتی با بڵێن ئەو پیتانی کە ئێستا ئەمە چۆن لە کوردیا ئەو پیتانی کە ژ ڤ گ لە عەرەبیانی وەرمانگرتووە لە لاتینیەکەوە ئەوە ئەمانە نابێتەوەی کە بڵێ شتێک نێ بە ناوی پیتی فلان پیتی فلان وایە بەڵام دەکرێت بە شێوەیەک گشتی سوودی لەوەی بینوان لەوی وەرگرتووە ئەسلی برایل لە لاتینی وایە خۆی بەڵێ ئێمە شەواڵین ئەنجا ئەوەی من لێرامە بەسمە بێڵم چییە لێرە هەندێک کەس پێیان وایە کە گۆڕانکاری ڕەنگە بە شوێکی گشتی هەمووی پێی باش بوو بەس هەندێک کەس پێی وایە قورس بێ نەقورس نییە ئێمە هەموو زانین کە باواز لە برایل بێنین پێشتر بۆ نمونە دەوڵەتی عوسمانی هەبووکە کە بە پیتی عەرەبی نووسیانە لە 1935 بە دوا بڵین لە دوای هاتنی ئەتاتورک کۆمانە ئێستا بۆتە پیتی لاتینی و لەسەریشی ڕاهاتن بە شەرتێ لەوانەیە هەزاران هەزار کتێب پێشتر چاپ کرابێ بە بڵین ڕەنووسە عەرەبیەکەی ئەو کاتە دەوڵەتی عوسمانی بەڵام وازیان لێ هێنا بە بڕیارێکی سیاسی ژووردە وردە وازیان لێ هێنا و ئیتر ئێستا نازانم ئەیانێ بگەڕێنەوە سەریانەوە نازانم و هەمیشە نووسین چی هی برایل چی هی چاوسەخ هەمیشە لە گۆڕانکاریایە هەمیشە لە گۆڕانکاریایە ئێستا عەرەب من لە چەند میتینێکیانە بەشداریم کرد تەنانەت بەتەمان چی بکەن گۆڕانکاری زۆر گەورە بکەن بۆ نمونە ئەڵێ پیتی حێمان هەیە کە با بڵین کە خۆی 1 و 5 و 6 ئەڵێ بۆچی پێچەوانەکەی وەکو خوێنە خوێنینەوانێ ئەڵێ بۆ ئەوی دەست ڕابێ لەسەری ئەمان گەیشتونێتە ئەوەش کە ڕەنگە کێشەی زۆریان نەبێت و زوزوو کۆبوونەوە ئەکەن زوزوو ئێستا لاوە لە ئەمریکا لە توێژینەوەیەکان کە وا بکەن ئەمە جگەلەوەی بە بۆ چوونی من شتێ بکرێ وەکو ئینگلیزی بکەین چۆن پیتەکانی A B C D E F G H ئەمانە
پیتەکانی یەک و دویان تیا شەشیان تیان نییە ئێمەش با بڵین بتوانین وا بکەین ئەوەندەی ئەتوانین وا بکەین کە خوێندکاری کورد کە منداڵی کورد لە سەرەتاوە فێری نووسینی برای لەبێ بەلای قورس نەبێ پەنجە نەباتە خواری شەوانێ بۆی بزانێت لە خواری شەو چی نووسراوە ئەوانە زۆر بە ڕێک و پێچی هێناویانە ئەمە بەڕاستی ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی خێراتر فێربوون و خێراتر خوێندنەوە ئێستا لە ئەمریکا مناڵ لە تەمەنی 3 ساڵیەوە دەست ئەکا بە فێربوونی برایل نابینا مناڵی نابینا و ئەتوانن لە یەک خولەکە وابزانام 150 پیت بخوێنەوە وای لێ بخوێنەوەوانێ و عەرەبیش ئەیانێ وا بکەن بۆ نمونە لە خولەکێکا وابزانام 350 پیتە ئەگەر بە هەڵە نەچوو تا 300 پیت بخوێنرێتەوە ئێمە ئەوەی بەلامانەوە گرنگە دانانی یەک نووسینی یەک ڕەنووسی یەکگرتوو بین واگەر مامۆستا ناسر باسی کرد کە یونسکۆ دانی پیانە و ئێمە کە نردمان بۆ ئەو کۆمپانیانەی کە ئامێری چاپەمەنی و ئامێنە برایلەکان دروست دەکەنەوەانی کە ئامێری چاپکردن دروستەکان ئێمە کە بتوانین داغڵی ئەوانەی کەین و بێ بە شێوەیەکی ئەلەکترۆنی ڕەنگە ئیتر خۆی لە خۆیان وردە شێوە فەرمیەکەی وەرئەگرێت و ئەبێتە ئەمرێکی واقع و هەموو ئەتوانین وە گۆڕانکاری هیچ کێشە نییە با دروست بێ بە ئەوەی زانکۆی کوردستان بێ با هەر کەسێک بیرۆکەیەکی هەیە با ئەمەی باشووری کوردستان بێ یا بەڵێ باشووری کوردستان ئەو تێبینیشم هەبوو نەوترێت کوردستانی باشوور کوردستانی ڕۆژهەڵات بەڵکو وترێ باشووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە بڵین بۆ چوونی خۆمە بۆیە من وای ئەبینم کە ئێمە کارێ بکەین بە هەمومان هەموو ئەم قسانی کە ئەکرێ هەمووی بیرۆکەکەمان دەوڵەمەنەکە هەموو ئەو قسانە بەڕەخنەوە بە تێبینی و باچەکەیە هەمووی دەوڵەمەنەکە دەستان خۆش بێ و من بەرداوام لەگەڵتان و زۆر خۆشحاڵم داوای لێبور نەکە پێشتر خۆم لە ناسان لەبەرەوەی بە پەلەویستم قسەکان بکەم من ڕێبوارم ڕاستە من داوای لێبور نەکەم لە هەر کەم و کورتێک و پشت بەخوا لە داهاتووە من لەبەرەوەی یەکێکم لە شارەزانی برایل لەگەڵ مامۆستا لوقمانە خۆمان لە 2010 و لەگەڵ کۆمەڵی برادرە دانیشتنی پیتەکانماندانا و هێما و ژمارەکانمان بەجێهێشتمان هێما و ژمارەکان خۆی لە هەموو جیهانەوەکو یەکە لە عەرەبی و لە ئینگلیزی و لە هەموو عینەکان وەکو یەکە ئەوانەی کە ئێمە کردمان بەسەر چاوە و سوودمان لێبینی بۆ پیتی بۆ ڕەنووسیی یەکگرتووی کوردی هەمووی ئەو هێما و ژمارەکانمان جارێ ئەو واز لێ هێنا تەنها من ئەو تێبینیم هەیە خۆزگە کارێکمان کردایە ئەو نیشانەی ژمارەی کە ئینووسین پێشە وامام کردە ئەوەش نەمایە لە نووسینی کوردیە بۆی بڵێن بمانتوانێ شتێک بۆ ژمارە دیاری بکەین کە ئەمە ژمارەیە بەبێ ئەوی شتێکی لە پێشا بنووسین تا بتوانین کەمترین خانە بەکاربێنین کەمترین نووسین بەکاربێنین پێشە داماندانا بوو وا بنووسین و پێنجەکەی لەگەڵا بێ بە زوا بوتمان نە بۆ ئەوی ئینگلیزی بەکاربێن ئەوی ئینگلیزیمان بەکارهێنا ئەوە زۆر باشتر بوو لەوەی کە ئێمە 2 خانە بۆ پیتێک ئێستا عەرەب هەوڵەیە هەموو ئەوانە کەم بکاتەوانێ بۆیە هیوادارم هەمومان بتوانین بە یەکەوە شتێکی جوان مەرجنیە ئیمڕۆ سبەینێ با پەلەی لێ نەکەین بە هەموو لای بگەینە ئەنجام و من ئامادەم لەبەرەوەی شارەزایی باشم لە برایلە هەیە لەگەڵ مامۆستا بەڕێزانە هەر هاوکاریەک هەر شتێک بە ئێمە بکرێ بۆ خزمەتی نەتەوەکەمانە پێشەوەی بۆ خزمەتی تەنها برایل بێت ئەنجا بۆ نابینێ دەستی هەموو لایە خۆش بێت دەست خۆش بێ مامۆستا بەڵێ مامۆستا عادل فەرموو بەس خۆزگە دەست بەرز بکرد فەرموو وڵای دەستم هەست کرد بۆ بەس دیارە ئەوە بووە باولێری گۆتێن دەستە شل بۆ دابنایتەوە فەرموو کاکە سڵاو ڕێزمێ بە ئەو مامۆستا بەڕێزانە بەڕاستی توانەکانیان دیارەوە دەستیان خۆش بێ کاری باشیان کردووە یەک بە یەکیان بەس من یەک پرسیارم هەیە گەر وەختان زۆر لێ نەگرم پرسیارەکەشم ئەوەیە لە باشووری کوردستان ئەو هەوڵە زۆرە دراوە کە چەند دانیشتن کراوە بە معلومی جەنابتان و ئەو برا بەڕێزانەی کە لەنێو ئەو گروپەدان کۆمەڵێک اختلاف هەبوو بۆ ئەوەی کە ئێمە بگەینە یەک ڕێنووسێکی تایبەت کوردی بۆ نابینایان ئەویش هەتا ئێستا کە ئەو شتانی لەسرە خۆی لە خۆیدا دروستکردنی ئەم پانێلانە بۆ ئەو مەبەستەیە ئایا لە کوردستانی ڕۆژهەڵات توانای ئەو برا بەڕێزانە وەکو مامۆستا عەزیز و ئەو بەڕێزانەی تر کە لە شارەکانی تر ئەم هەوڵانەیان داوە بۆچی ئەوان یعنی دانیشتێکی ئاوایان نەکرد پێش مەوزوعی کۆڕۆنی پێش مەوزوعی ئەم نەخۆشیە کە دروست ببێ هەتا ببێتە هۆکارێک یعنی ئەمانە لی سارد بنەوە لەم بابەتە خاڵی دووەمم ئەوەیە پرسیارەکەم بۆ
مامۆستا هۆشنگی شریعەتی و بۆ کاک دکتۆر نەسروڵڵا ئەوەیە ئایا لە پاش ئەوەی کە زانکۆی کوردستان ئیعلانی ئەم بابەتەی کرد کە لە کوردستانی لە باشووری کوردستان کۆڕبەندێک دروست کرا بۆ ئەم بابەتە ئایا ئەوان پشتگیری ئەم بابەتە دەکەن هەر ئیختلافێک هەبێ و هەر ڕەخنەیەکە بێ لێرە بۆ ئەوەی بمانەوێت یەک خەتێکی یەک گرت و دروست بکرێت پرسیارەکەم ئەوەی دەستان خۆش بێ و زۆر سپاس ئەگەر ئەوانسە بەرزان وەڵامی بدەنەوە لۆی کە بتمە لای ئاخر کەس وەڵامان داوە کاک عارفی بەڕێز وەڵامی ئەم پرسیارەکە یەکی دوو جارتریش هەر دەراوە من لە خزمەتان ئارزەکەم پرسیاری ئەوڵتان کە بۆچی پێش کۆرۆنا ئێمە پێکەوە جەمۆنین ئارستانمان کرد کە ئێمە چۆن خوێندکارمان لە مەکتەب نەبوو و چۆن پاڵپشتێک کورسمان نەبوو وەکو ئێوە کە مەسەڵەن وەزارەتی کار پاڵپشتی ئەو گروپتانە بوو لە 2008ەوە هەر تاداتان مەرزاند و ئەمانە ئەوە بوو کە ئێمە نەمانتوانی لەو سەردەمە جەمە بینەوە پێکەوە و ئیتر ئێمە ئەم دەرفەتە کە زانکۆی کوردستان بەشی کوردستان ناسی لە 2015 ڕێگەکەفت ئیتر ئێمە وتمان ئەمە فرسەتێ باشە و دەستمان پێکرد خاڵی دوومیش کە دکتۆر نەسوڵڵا وەڵامی داوە دانشگا یانێ زانکۆی کوردستان دوای ئەوە کە کۆبوونەوەیەک بوو و لە کۆبوونەوەکەەوە هەر پیتێک ئەو گروپە پێکەوە لەسەری ڕایاندا دانشگا و زانکۆی کوردستانیش لەسەر ئەو تەسمیمە کە لەوێ ئەگیرێت ئەویش بە قاتە قبوڵی ئەکات بەڕاستی من ئەڵێم باشترین فرسەتە باشترین شانسوانەیە ئێمە بۆ ئەوەی ئێمە ئێستا ڕێکەوین لەسەر شتێک وە کەم و کورتیەکانی کە لە لای ئێمەشەیە و لە لای ئێوەشەیە هێشتا ئێمە زۆرمان ماوە کاروان بەڕێوەیە با پێتان بڵێم جا من ئەڵێم باشترین فرسەتە ئێستا لەبەری ئێمە کتێبمان زۆر چاپ نەکردووە وەکو وڵاتانی ترین لە ئەمریکا و لە بریتانیا و لە کەنەدا بە مەلاین کتێب تەبع کراوە بڕاتان هەبێ ئێستا لە ئەمریکا دوو نیزام هەیە نیزامێکی قەدیم نیزامیشی تا لە چووکە ئینگلیزی موحەدیان هەیە ئێستا بەکاریە 2004 جا من ئەڵێم باشترین فرسەتە باشترین سانسوانی ئێمە لەبەرێش ئێمە کتێبان زۆر تەبع نەکردووە بۆی ئێمە ڕێکەوین لەسەر شتێکی باش بۆی لە داهاتوە بتوانین ئێمە تووشی ئەو کێشەیە نەبین دوو نیزاممان هەبێ یەک نیزاممان هەبێ تەنانەت یەک شتی کۆتایی تەنە تا ماوەیەک لەمەوە پێشی مامۆستا لوقمان ڕەنگە بزانێ بڕوا بکەن ئینگلیزی بریتانیا ئینگلیزی ئەمریکا جیا بۆ هی وڵاتەکانی تریش جیا بۆ یعنی سەرتان لەوە سوور نەمێنێ یە پیتێکی یەکگرتووی کوردیمان نیە ئێمە ڕەنووسێکمان نیە و بەردەوامیشن وەکو مامۆستا لوقمان وتی هەزاران پەرتوک چاپ کراوە بەڵام دیسان عەرەبیش هەروەها دیسان دەستکاریەکەنەوە وەکو وتم بەتەمام وەکو خوێندنەوانێ جا بۆیە هیچ مەترسن لە گۆڕانکاری پیتا و دەستی نابینەش لەسەری ڕایەت بە دڵنیاییەوە دەستان خۆش یەکشت هەیە بەڕێزان ئەمە ئەو پانێڵانەکە ئەنجام بدەین بەڕاستی ئەرچی ئێمە قوڕسرە لەو کەسانی کە دەبنە میوان چکەمە بە بەشتان هەردەستین و ئەوانەی کە دەبنە میوان ئەرچا قوڕسرە لەو کەسانێکەوە پرسیار دەکەن و ئەوانەی کە پرسیار دەکەن ئەرچا قوڕسرە لەوەی کە گوێ دەگرن چکە بەڕاستی ئەمە هەمومان دەبی ئەوە بزانین ئەو مەسئولیەتێکە ئەمە گرتمانە ئەستۆ ئەمە مەسئولیەتی نەوەکانی داهاتومان لەم لە ئەمەگە بڕیار وابی ئیش بکەین بڕیار وابی خزمەت بکەین بڕیار وابی ئاسانکاری بکەین ئەوە دەبی بە تەواوی بیکەین چونکە ئەمە وەشی باسمان کردەوە چارە نووسی نەوەکانی داهاتومانی لەسەرەوەندا ئێستا زۆر 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 بە خێرایی هەر دەسمە لای میوانەکان ئەوی ئەگەر پەیامەی کۆتایی مابی لە ماوەی سی چرکە هەوڵ بدرێکن ینی نەبتێک خولەکیش زۆر زۆر بە کورتەکە شتێک مابی بڵێن مامۆستا عەزیز مامۆستا دەستخۆشتان لێ دەکەم بەسەر ئەو چاوەکەم کێشە لەسەر ئێستا ڕێکخستنی ڕۆژهەڵات و لە هیچ لەو دوو بەشە لە کوردستانیش لە ئیسفادە لە لاتین ناکرێت دەرنەتیجە هەر شتێکی کە ڕێنووسێکی کوردی کە بۆ خۆمانەیە لەسەر ڕسمەخەتی عەرەبی ئیسفادە دەکرێت کێشەکە ئەوەیە نەک کێشە لە بەلاتین ئەگە زمانێکی کە بمانەوێ ئێمە ڕۆژهەڵات لە لاتین ئیسفادە بکەین خۆ بەوە هەیە کێشە ئەوە نییە بەڕاستی من لەسەر نەزەر و قسەی دۆستان هەم ئێمە دەبێت حتمی کۆبینەوە لەسەر گردانە و باشترین کاتیش ئێستایە و گرنگتری بکەوێتەوە
عادەتەن یەک ناکەوینەوە لە مامۆستا هۆشەنگی شریعەتی زۆر بە کورتی نەگاتە خولەکێک ئەگەر شتێکن مابی زۆر سپاسم هەیە بۆ توا و دۆستکەر خاڵگەر زۆر باشێکیان وێت من فقط ئەمە بێژم کە پێش ئەوە کە بیبێنین ئەو کارەکە لە شوێنێکە ئەنجام درراوە لەسەری قەزاوت نەکەین و ئێمەش پێشتر وتمان بە بازمیش ئاماژاکەم کە ئێمە پێکەوە دابنیشین بە یەک تەسمیمی جەمعی بگەین بێتە خێر و بەرەکەت بۆ گلایکمان ئینشاءڵڵا دەست خۆش سپاس دکتۆر نەسرڵڵاه من لەسەر پیشنیارەکەی کاک ڕێبوار و ئەگەر ئشتبانەکەم کاک لوقمان سوورم کە ئەمە هەلێکە لەسەر پیشنیارەکەی ئەم دوو بەڕێزە سوورم کە ئێمە ئەمە هەلێکە کە بتوانین کەم و کوڕیەکانی هەردوو لامان پێکەوە بەرتەرەفکەین وە هەتا پێشنیارەکانیش زیاتر بێ کارەکەمان بەنرخترە بێ من قولی هاوکاریشتان پێ ئەدەین کە کاک لوقمانی بەڕێز و کاک ڕێبواری خۆشەویست قولی هاوکاریتان پێ ئەدەین کە لەسەر ئەو پیشنیارەی دوایی هەردووکتان بچی سپاستانەکەم ماوستا حەسەن فەیز بەخشی بەڵێ لە خزمەتتان سڵام عەلەیکم زۆر بە کورتی شتێکت مابی لە ماوەی کەمتر لە خولەکێک باسی بکەیت هیوادارم ئێمە هەمومان بە دڵنیاییەوە بیر و بۆچوونی یەکترمان قبول بێ و بتوانین لە ئاکاما بە نەتیجەیەک و یەکەتێکی باش بگەین ئینشاءڵڵا سپاس مامۆستا سەباح ئەگەر شتێکت نابی لە کۆتاییە کاریان دەستخۆش بوون لە بەڕێزانەکەم بۆ ئامادەبوونیان ئەوەی کە شتایەکی بە نرخ و جوانیان فەرموو هیوادارم کە ئەگەر بڕیار وایە کۆبوونەوە بێت لە بۆچوونی هەموو کەسێ ئیسفادە بکرێ بەکار بهێنرێت بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا ڕێنووسێکی باش و ڕێنووسێکی جوان و ڕازاوامان بێ ئینشاءڵڵا مامۆستا خالید زۆر سپاسانەکەم بەڵێ کاکەوکە زۆر سپاسانەکەم بۆ ئەو ئەحمەد پێشاوتان ئینشاءڵڵا کە بەڵام ژنێ بخرێتە ڕێ لە هەردوولا بەساس دەنگت قەتع دەبێت ئەو ویانە جێبەجێ ئینشاءڵڵا لە هەردوولا مەسەلەن کەسێک کرێن ئەوەی کە قولی هاوکاریان داوە بە باشی شتەکە بەجێ بێنێت بە زووترین کار ئینشاءڵڵا بەڕێز کاک دکتۆر ناسر سپاس و پێزانینم هەیە بۆ تەواوی بەڕێوەبەرانی خۆشەویست پێویستە زیاتر بەیەکۆ قسەکەین و بەردەوام قسەکەین تا گەشتن بە ئاکامێکە گشتمان بۆ چوومان بۆی هەیە بەڵێ بەڕێزانی خۆشەویستان هیوادارین ئەو پانێڵانە جێ خۆی گرتوبی گرنگی خۆی هەرچەندە لە گرنگی پانێل یەکەم بوو کە پانێل دوم سازکردی دوم کەی سێم سازکرا ئەوەشکە دووبارە دڵێمەوە کە ئەرچێمێ خوڕەسەر کردو ئەگەرچی دڵشما پێی خۆشە هیوادارین لێرەوە قسە بەس بێتە کردار لۆیکە قسەکان ئەوەی ویسترا گوترا ئەوەی پێویستیش بەرگوترا لۆ ئیستا ئەگەر تەقسەچکەم مابێ ئەگەر نا پێویستە کە شتەکان بەکردداری ئیش لەسەر بکرێ پێویستە ئەوەی کە نابینا پێویستێتی بۆ جێبەجێ بکرێت لە بواری برایلدا بەرچاوڕوونی هەبی بەرچاو ڕۆشنی هەبی ئاستی هۆشیاری نابینە لە بەرامەی برایل بەرز بکرێتەوە ئەو پانێڵانە بە کۆتا هات ئەگەرچی ئەو پانێڵە دەتوانم بڵێم ئەو میتیگە نەیتوان حەقی ئەو پانێڵە و حەقی میوانەکانیش بدا بەڵام بە کورتی دەتوان بڵێم حکوومەت نەکبوو لەوە بابەتەکە ئەگەر دوایەتر ئیشی تر پێویست بکرێت ئەوە دەتوانین لە ڕێگەی پەیوەندی شەخسیەوە بیکەین ئینشاءڵڵا خوای یاوەرمان بی ڕۆشنایی هەتیش خۆی بخاتە سەر برایل و بتوانی بە بیسکەی بە باشی ئیش لەسەر بابەتە بکە و جێ پەنجەشی دابنێ ئینشاءڵڵا تاوەکو دیدارێکی تر تاوەکو پانێڵ و دیمنیارکی بەخوای گورتان سپاس بووە کە بێکەتان مادوماکردن بۆ برانی کورسانی ڕۆژهڵات و بۆ برانی کورسانی باشوور سپاسانەکەم سلام عەلەیکوم ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه